بەناوی خوای بەخشندە و مێرەبان سڵاوتان لێبێ بینەرانی عزیزی پەیام جەژنی پیرۆزی ڕەمەزانتان لێ پیرۆز بێت لە خوای گەورە داواکارم کە نوێژ و ڕۆژ و تاعات و عیبادەتی ئەم مانگە پڕبەرەکەتەشمان لێ قبوڵ بکات بەناوی خۆم و بەناوی هەموو کارمەندانی کەناڵی ئاسمانی پەیام بەناوی بەڕێوەبەرایەتی کەناڵی ئاسمانی پەیامەوە جەژنە پیرۆزەتان ئاڕاستاکەین وەروەها لێرەوە جەژنە پیرۆزەی خۆمان ڕاستی تا بەتاکی کارمەندانی کەناڵی ئاسمانی پەیامەوە بە تایبەتی ژووری کۆنتڕۆڵ کە بە درێژایی ئەم شەو کەمتر لە دوو کاتژمێر خەوتوون سەرقاڵ بوون بە گواستنەوەی مەراسیمەکانی تایبەت و بەرنامەکانی تایبەت بە جەژنی پیرۆزی ڕەمەزانەوە. خۆشحاڵم لە بەرنامە تایبەتەدا لەگەڵ هاوکارم کاک ڕیاز پێتان گەیشتوینەتەوە بۆ هیوایی کە لەم چەند کاتژمێری کە پێکەوەین بتوانین بەو بە بەرنامە تایبەتانی کە بۆمان ئامادەکردوون لەگەڵ میوانی تایبەت لەگەڵ راپۆرتی تایبەت بۆ وەرگرتنی پەیامنێرەکانمان لە شار و شارۆچەکانەوە بۆی کە بزانین جەژن لە شار و شارۆچەکانی هەرێمی کوردستانەوە چۆن دەگوزارێت لەگەڵمان بن سوودمان لێ ببینن. کاک ڕیاز فەرموو. خی گەورە بیکاتم هەیە خێر و خۆشی بێت. بینەرانی بەڕێز و خۆشەویست دووبارە سڵاوی خی گەورەتان لێبێ و تاعات و عیبادەتتان قبوڵ بێ ئومێدەوارین جەژنی پیرۆزی ڕەمەزان قەڵای بغز و کینە و ناکۆکیەکان لە دڵ و دەرونی تاک بە تاکی میلەت و موسڵماناندا بڕەوێنێتەوە و ئەم جەژنە ببێتە جەژنی ئارامی و سەقامگیری لە هەرێمی کوردستان. خۆشحاڵین ئەمڕۆ ئێمە لە یەکەم ڕۆژی جەژنی پیرۆزی ڕەمەزاندا لەگەڵ بۆن و بەرامەی جەژندا لە خزمەتی ئەوێ ئازیز و خۆشەویستداین بۆ پێشکەشکردنی بەرنمەیەکی تایبەت بە ناوی بەرنامەی دیاری جەژن. دیارە بەرنمەکەمان بە سپۆنسەری بەرهەمەکانی کۆمپانیای دۆرفینسی دەبێت و ئەگەر پەیامێرانمان ئامادە بن سەرەتا دەمانەوێت پێشوەی کە میوانەکەمان بێتە ناو ستۆدیۆکە پەیامێرەکانمان وەرگرین و ئێوەی بینەرانی ئازیزیش دەتوانن لە ڕێگەی ئەو ژمارە تەلەفۆنانەوە کە دوجار هاوکارمان لەسەر شاشە پیشانتان دەدەن پەیوەندیمان پێوە بکەن پرسیارمان بۆ ئامادەکردن بۆی کە ئەوە کەسەی کە وەڵامی ڕاستی پرسیارەکانمان بداتەوە دوجار ئێمە خەڵاتان دەکەین. دیارە بڕگە و بابەتی بەرنمەکانی ئەمڕۆمان لە سێ بەش پێک دێت کە بەشێکی میوانێکی تایبەتمان هەیە لە کە ڕاهێنەری تایبەتی گەشتکردانی مرۆییە تایبەتە لەسەر جەژن و راپۆرتێکمان ئامادە کردووە کە بابەتی راپۆرتەکەمان لەسەرەوەیە کە بەو خێزانانی کە بە تایبەتی خێزان یان تازەی خێزانێکیان دروست کردووە چەند ساڵێکە لە جەژنەکانە لە نێوان دوو هاوسەردا مشتومڕ زۆرجار جەدەل لێوە دروستە بێت کە یەکەم جەژن یا ئەم جەژنە لە ماڵی باوکی کامیان بیکەن کە زۆرینەیان لە راپۆرتەکەتا دەرەکەوێت کە ئایا بۆ نمونە جەژنی یەکەم لە ماڵی باوکی پیاوەکە دەکرێت لە ماڵی باوکی کابانی ماڵ دەکرێت و هەروەها هێشە بۆ نمونە لە ماڵی خۆیان دەیکەن بەڵام ئەوانەشی کە لە ڕابردوودا ئێستا پیاوە بەتەمەنەکان ئەوان پێشتر لەکوێ جەژنیان کردووە جۆرێک لە ڕاجیاوازی هەیە لە نێوان خێزانە تازەکان و خێزانە کۆنەکان. کاک ڕێز دەڵاتەوە وەکو خۆ و یەکەم جەژن لەکوێ بەسەر برد؟ وەڵای من بە حکمەوەی کە هێشتا لەگەڵ دایکم دەژیم کە لێرەوە دەستی ماچ دەکەم و جەژنە پیرۆزیە ڕاستاکەم و هیوادارم گردنم ئازاکە من هەمیشە جەژن لەگەڵ دایکمان دەکەم. وای گەورە سەلامەتی کاملیش ڕێز وەڵام بەبیرم نایە نازانم یەکەم جەژن لەکوێ کردومە. ینی یەکەم جەژن لەگەڵێکی تایبەتی هەبێت چۆن نازانم زۆر لەبیرم نییە. لێرە چیاڵی بەدەیت باوت؟ وەڵام من لێرە ڕێز و خۆشەویستی و حرمەتم بۆیان هەیە و داوای گەردن ئازاییان لێ یەکەم لەوە چێ ڕوبەڕوو نەتوانم بڵێم گەردنم ئازاکەن یان لێرەوە ڕێز و خۆشەویستی و حرمەتی زۆرم بۆیان هەیە و دەستیان ماچ دەکەم. منیش هەروە لێرەوە جەژنە پیرۆزە ڕاستی هەموو دایک و باوکە بە ڕێزەکان دەکەم چونکە جەژن بە تایبەتی بۆ ئەو دایک و باوکانەی کە ماڵەکانیان لە ماڵ باڵەفڕ بوون و چوونەتە ماڵی خۆیان یەکی تایبەتری هەیە و هەمیشە پێیان خۆشەکە کوڕکچەکانیان لە دەوری خۆیان کۆ ببێتەوە بەڵام پێویستە دایک و باوکانەوان ئەوەش بزانن کە چەندە حەز دەکەن کوڕەکەی خۆیان بێتەوە بۆ ماڵەوە ئەوەندەش دایک و باوکی کچەکەش حەز دەکات کچەکە لە ماڵی خۆیان جەژن بکە کە ئەوەش تاادەتەن لە جەژنانە نابێت بێتە هۆکارێکی بۆ نمونە دڵێشان و ئەوانە بۆ هیوایی کە هەموو لایەک لە جەژنێکی خۆش بەسەر بەرن و لە ئاشتی و تەباییدا بژین و ئەمە کۆتا جەژن بێت لەوەی کە لەو نەهامەتیانەیە هەبێت کە هەرێمی کوردستان پێدا تێدەپەڕێت. دیارە میوانێکم دەبێت بەڵام لاوبڕێکی کورت وەردەگرم و دوجار دێمە لای میوانەکەەوە دواتر دەچمە لای پەیامنێرەکان و ژمارە تەلەفۆنەکان لەسەر شاشە دەبن بۆی کە ئێوەی بینەرانی عزیزیش پەیوەندیمان پێوە بکەن بۆ ئەوەی کە وەڵامی ڕاستی پرسیارەکانمان بدەنەوە دەچینە ناو ناوبڕەکەەوە.
لە جەژندا شیرینی گردن ئازایی ئەکەینە هۆکاری تەبای و پێکەوە ژیانمان. جەژن ڕق و چینە لە دڵەکانمان لە ئابات و ئاشبوونەوەی ڕۆحەکانە کاتە جوانترین دیاری بۆ مرۆڤەکان. بەنامێ خوای گەورەی وینەرە وە شەویستەکە کەناڵ و ئاسمانی و پەیامی سڵام و خوای تاوە نەبوو جەهر لایە هەندێ بەبوونە و جەژنە و پیرۆزە و ڕەمەزانی وە پڕ بە دڵ جوانترین پیرۆزبایی تاوەنە پەروێ. جشن شادی یعنی مبارک بادن جشن شادی یعنی مبارک بادن روی عزیزان چون گلان شادن روی عزیزان چون گلان شادن. مسلمانی هەورامانی زمانەوە زوو کە تاریخەکە منوانان و بعدشم چنە نوویستن جیاجە هزار ساڵان ئیلتیزاماتی ئیسلامی شاهن. جێژنینۆ ئاروجێژنێنێ سەبان جێژنینۆ گردن ئاوزادی کۆتن دێسوۆت و یان لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا شتانێکی بچووک هات بێتە پێشەوە لە جەژندا هەر هەمووی لا ببرێ و برایەتی و تەبایی و محبەت جارێکی تر نوێ بکرێتەوە و بە ئاسوودەی و کامرانی جەژنی پیرۆزیان بەسەر جێژنینۆ گردن ئاوزادی کۆتن دێسوۆت و گردن ئاوزادی کۆتن دێسوۆت و جەژنەکی خێر بێ خێر ئاوریدن جەژنەکی خێر بێ خێر ئاوریدن ئانی سەوێ قاتی وێ یانی سێوقاتی وێ ئازادی کردنێ وەقتی دڵێ سافی وێ ئازادی کرد. با لە جەژندا ڕۆپۆچینە لە دڵەکانمان دەربکەین و لێبوردەی بکەینە تاکە دەستمایی ژیانمان. سڵاوتان لێبێ بینەرانی عزیز دیارە لە پێشوازی میوانی خۆشەویستماین کاک دکتۆرە گەر فەرمووی بێتە لامان دیارە لە جەژن ناخۆی دەبێت پێشوازیەکی تایبەت بکرێ بۆ ئێمەش بەم شێوازە پێشوازیدا بەڕێز دکتۆر بەختیار دەکەن. دکتۆر بەخێر بێت جەژن شت پیرۆز بێت هەر لە جەژنا ئینشاءالله بەخێر بێت سەر چاومان فەرمی کاک دکتۆر بەخێر بێت کاک دکتۆر لە جەژنمان کردی چونکە عادەتەن جەژن هەمووی لە دەوری ماڵ و منداڵ و ماڵە خەزوران و ماڵی باوکدان بۆیە داوای لێبرنت لێەکەین وە لێرەوە داوای گەرنازایی لە هەمویان دەکەین ئێمە. یارەبی سەلامت بن سەرکەوتوو بن ئینشاءالله هەر لە جەژن خۆشییا بن جەژنکردنەوەش لەگەڵ ئێوە فەرقینی و وایە لەگەڵ خزم و کەس و کار ڕێبایە بێ سەرکەوتوو بن ئینشاءالله. دکتۆر پێم خۆشە باز لە فەلسەفە و حکمەتی جەژن بکەین. زۆرێ لە خەڵکی پێ وایە ئاینەکان تەنها ئاینی مەرگدۆستین و ئاینی خەم و ئازار و ناخۆشیەکانن. جەژنیش هێمای گەشتبینی و ئومێددانەوەی بە ژیان و سەر لە نوێ خۆشی بەخشینەوەی بە ژیان. پێم خۆشە باز لە فەلسەفە و حکمەتی جەژن بکەین بە تایبەت ئەو دوو جەژنە پیرۆزەی کە لای ئیسلامدان پیانراون. سەرەتا دەستخۆشیم هەیە بۆ جەنابتان جەژنە پیرۆزەم هەیە بۆ خانەوادەم بۆ خزم و کەس و کار بۆ کوردانی عزیز لە دەرەوەی وڵات و لە ناوەی وڵات بۆ ئومێدەی ئەم جەژنە جەژنی خۆشی و شادی بێت کۆتا جەژنی قەیرانی ئابووری و نائەدالەتی و نادادگەری بێ لەم وڵاتە ساڵانێکی خۆش بوو چەند ساڵێک جەژن خۆش بوو بەڕاستی بەس بەداخەوە ئێستاکێ هەندێ معاناتی هەندێک شوێن و ماڵ و گەل و وڵات بینیت تۆزێ ناڕەحەتە بی
مەسەلەی جەژن ئەوەندەی کە من خوێندنەوەم هەبێ بۆ جەژن من جەژن وا پێناسە دەکەم جەژن واتە پاداشت پاداشت بۆ ئەو کارانەی کە مرۆڤ ئەیکات لە ئیسلامە قەناعەتم وایە ئیسلام لەسەر ئەوە بنیادنراوە لەسەر ئەساسی پاداشت و سزا بۆ شتی باش و چاک بۆ هەر کارێکە دەیکەیت تۆ دەبێ پاداشت وەرگرت کە من بۆ خۆی هەر حکمەتێکی زۆر گرنگە هەر ئێمە لە علم نەفس زۆر دەیخوێنین کە تۆ هەر کارێک دەکەی هەر ئیشێک دەکەی ئەبێت هەوڵ بدەی بە زووترین کات پاداشتەکەی وەرگریتەوە تۆ دقت بدەگەر بەهاتایە و 30 ڕۆژی ڕەمەزان بە ڕۆژوو بنا هیچ مناسبەیەک نەبووایە بە مسلمانان بوو ترادەی تر هەڵی گرن بۆ قیامەت نەتیجەیەکتانەبێ ئینشاءالله ڕەنگە تۆزێ نامرتاح بوویتەیە بەڵام کە ڕاستەو خۆ لە دوای مانگی ڕەمەزان جەژنی ڕەمەزان دێت لە دوای قوربانیکردن و ئەو مناسبەی کە لە ئیسلامە باس کراوە جەژنی قوربان دێت سوپاسگوزاریەک دەستخۆشیەک پاداشتێک بۆ ئەو کردەوانە بەڕاستیەوە بۆ خۆی نیعمەتێکی گەورەیە پاداشت لە ئیسلامەوە لە علم نەفسە یەکێکە لەو هۆکارانەی بۆ جێگیرکردن و بۆ سابتکردنی ئەو کارانی کە کردوتە و تەشجیعکردن و هاندان کە بۆ خۆی خاڵێکی زۆر گرنگ و مهمە خۆشبەختین کە ئێمە لە ئیسلامە ئەم دوو جەژنەمان هەیە بەداخەوە ڕەنگە و سکاتی وەش نەبێ باسیکەین بەس بەداخەوە لە وڵاتی خۆمان زۆر جار هەوڵ لە درێژتی لاوەکی ئەم لا ئەولا جێگەی جەژنی قوربان و ڕەمەزان بکرێتەوە بەڵام من وەکو خۆم لە ناو خەڵکام هەستەکەم بە فەزلی خی گەورە ئەم دوو جەژنە چۆتە ناخی خەڵکەوە مناسبەیەکە بە هیچ شتێکی تر تعویز ناکرێت و شتێکی زۆر خۆش و کاریگەرە زۆر باشە گە دەرفەتێکم بێنێ پامێرێکمان لەسەر خەتە بزانین جەژن لە هەڵەبجە چۆن دەگوزارێت فەردەوەر دیارە پامێرمان کاکسامان لە هەڵەبجەوە لەگەڵمانایە کاکسامان سڵاو لێبێ و جەژن لە خۆت و لە هەموو هەڵەبجە پیرۆز بێت دەنگ و باسی جەژن لە هەڵەبجە چۆنە میتەقێنی یەکسەر سامان فەتاح لە هەڵەبجەوە کاک سامانەگەر گوێت لێمە پێمان بڵێ دەنگ و باسی هەڵەبجە چۆنەوە گەرم و گوڕی خەڵک لەگەڵ جەژنا لە شاری هەڵەبجەی عەزیزەوە چۆنە کاک سامان دیارە پەیوەندەکە لە بەردەست نییە کاک ویکتۆر بەس کاک ویکتۆر پرسیارم بۆ دروستە بێت تا کاتی کە پەیامێری تر وەردەگرین لە جەژندا عادەتەن جەژنت پیرۆز گەرنە مازا کە گەرنە تازا بێ ئەو دوو سێوشەیە کە زۆرتر دەوترێتەوە بە تایبەتی هەر لە مزگەوت لە دوای مەلا هەموو پیا و دراوسی هەموو ژن هەموو بە یەکتر دەیڵێنەوە ئایا بەڕاستی ئەمانە لە ناخیانەوە گەرنی یەکتری ژازا دەکەن زۆر جاری ژازای ناکەن کەواتە کاتێک کەوتمان جەژنت پیرۆز و گەرنمان یەکترمان ئازادکرد نابێ باز لە کێشەکانی پێش ئەو جەژنە بڕۆین کەچی دوای ژەر بە شەڕ دەین هەموو ئەو کێش و ڕقوقینی کە لە دڵمانایە لە پێش دەژن جارێکتر هەڵی دەڕێژینەوە دەیخێنەوە بەردەم یەکتر کەواتە درۆمان لەگەڵ خۆمان کردو ڕۆژی جەژن گەرنی یەکترمان ئازاد کردووە ئەم بۆ یانە ئەمە تەنها کۆمەڵگەی ئەمە بەم شێوازە تەعامل لەگەڵ جەژنا دەکات یا فێر بووین تەنها وەکو ڕسوماتێکەمانە بڵێنەوە وەکو ڕسوماتێکی ینی کۆمەڵایەتی لە زارمان بێتە دەرەوە جوان خۆی جەژن ئەگەر ڕاستت هەیە دەبێت جەژن بریتی بە لە فۆرماتکردنی مرۆڤەکان جەژن فۆرماتکردن بێت چۆن کۆمپیوتەرێک کە زۆر قورسە زۆر گرانە ئیش ناکات بەڕێزێک هەڵێ بڕۆ کاکتۆر فۆرماتی کە و لێی مەترسای بۆ وا سورعاتی زیاد دەکات ئەبێ بەڕاستی جەژن بزەبت لەو شێوازە بێت فۆرمات بێ بۆ ئەو هیلاکی و ماندووبوونی کە هەتە فۆرمات بێ بۆ ئەو قەلەقی و بێتاقەتی و دڵە ڕاوکی و قسە هێنان و بردنی کە هەت بۆ لەگەڵ خەڵکە من لەگەڵ تامیانی خەرچێک هەیە تەمەن مرۆڤەکان بۆ مرۆڤ لە تاکێک و بۆ تاکێک دەگۆڕێ بەڵام مگە ڕاستەوێت دەبێت هەر مرۆڤێک کە جەژنە پیرۆزەی کرد جەژنە واتە فایلم لەگەڵا پاک کردیتەوە واتە چۆن بڵێت ئەبزەڵ واتە ڕابردووم لە یاد کرد واتە بەرنامەم دانا بۆ داهاتوو واتە من لەگەڵ تۆیە هیچ خەیوخوتەرەیەک هیچ قەلەقیەک هیچ بێتاقەتیەک هیچ لە ڕاوکیەک نەمابێت بەڵام جاری وهەیە مرۆڤەکان لە مرۆڤێکە بۆ مرۆڤێک ئەو حاڵەتە دەگۆڕێت من ئەوەندەی بۆ خۆم لە دەرەوە زۆر جاژیابێتم بە بۆنەی خوێندنەوە ئینگلیز هەستەکەم کەوتی سۆری زۆر دەگمن دوایەوە شتێکی تر دروستە بێت کە من بەخۆی سفەتێکی جوانە یعنی ئەمە بەڕاستی سفەتی جوان لە هەر کەسێکە هەبێ باسی کرد یان جاری وایە لەو بازاڕە دەڕۆین یان لە خەستەخانەیەک یان لە شوێنێک جاری وایە هیچ شت نەکردو هەر بە تەنیشتی ڕۆی ڕە سۆری
کەوتی سوۆری چۆن بڵێ بزڵە چۆن سەلامەکەی خۆمان ینی سەلامت لێ بێت ئاشتیت لەسەر بێ من ئاشتیم بۆ تۆ هەیە و من قەلەقی بێتاقەتی و زەحمەتم بۆ تۆ نیە بەڕاستی بێت لەسەر ئەساسێکی ئیسلامەتی و دینداریش ئێمە ئاوا تێگەشت بێتی ئەبێ ئاوا تێگەشت بێتی هیچ شتێک لە دوور و دەروونمانە نەبێت و هەوڵ بدەین ئەو فایلانەی کە هەمانە ناخۆمانە پاکی کەنەوە بەرامبەر بە خۆمان و بە دەوروبەرمان بۆی جەژنەکە بە معنەی کەلیمە هەدەفی خۆی پێکێت. کاک دکتۆر هەر لە ڕوانگەی پرسیارەکەی کاک جەلالەوە ئەو کاریگەریە ڕۆحیە یا بوون ئەو کە هەستە کاریگەرە چییە کە جەژن بە دڵ و دەرونی تاکەکان یا بەخشێک کە زۆرترین ڕێژەی ئاشبوونەوەکانمان ئەخینە جەژنەوە واتە ئەلحەمدوللا ئەمەش سیفەتێکی بەرزەکە لە جەژندا ناکۆکیەکی چەندان ساڵە بۆ منە بەرەو ئاشتەوایی و ڕووخاندنی قەڵای بغزوکی ناچێت. جوان طبعا خۆشبەختانە لە جەژن لە نەوڵاتی خۆمانە هەندێک هەنگاوی کە پێشتر ئەندرا هەمان هەنگاو ماوە بەڵام دەکەم ئەم هەنگاوانە کاڵ نەکرێتەوە خاڵی یەکەم کە هەنگاوەکان دەست پێ باس بکەین و اینجا بێ خاڵی یەکەم کە زۆر گرنگە کۆبوونەوەی ماڵ و عایلە و خێزان بەیانیانی ڕۆژی جەژن کەمە بۆ خۆی سیفەتێکی باش ئەمە لە سای ئایپاد و ئایفۆن و تەکنەلۆژیا و ئەنتەرنێت و عەولەمەیە بەیانیان شەبەقی باوک ڕۆشتووە دایک هێشتا وەکۆ لە مطبەقەکەیە مناڵ بڵاوی لێکات ئێستا تا ئێستاکێ لە زۆرە لە ماڵەکانی کوردەواری خۆمانە کە ئومێ دەکەم ئەمە قوڵکتر کرێتەوە و ئەمە وە کۆڵی ڕنگدانەوەیکی باش و چاکی هەبێت بۆ بکرێ بە کولتورێک بەردەوام ئەم سیفەتەمان تیابێت ئەویش کۆکردنەوەی ماڵ و خانوادە و خێزانەکانە بەرامبەر بە یەک ئەمە بۆ خۆی ئولفەتێکە سۆز و عاتیفەیەکە خۆشەویستیەکە ئەمە یەکەم ببوورە من دێمەوەلات پامێرێکم لەسەر خەتە پێتەبڕن داوای لێبرن لەکەم دیارە پامێرمان ئاراست ڕسوول لە شاری ڕانیەوە لەگەڵمانایە کاگە ئاراسڵاو لێبێ و جەژنت پیرۆز بێ دەنگ و باسی جەژن لایەوە چۆنە. سڵاو کاک جەلال لە تۆ لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام جەژن لە تەواوی ئەندامان و ستافی تۆڕ میدیایی کۆمەڵ و کارمەندانی کەناڵی ئاسمانی پەیام پیرۆز بێ و جەژن لە تەواوی بینەرانوان پیرۆز دەکەم. دیارە لە سنووری ئیدارەی ڕاپەڕین بە تەواوی قەزا و ناحیە گوشارەکانی ئەم سنوورەوە هاوشێوەی ناوچەکانی تری هەرێمی کوردستان هاوڵاتیان لە مەوسیمە ئاینیەکاندا بە تایبەتی لە جەژندا گەرم و گوڕیەکی زیاتریان پێوە دیارە و لەگەڵ ئەنجامدانی نوێژی جەژن هەمووان دەستە دەستا تاقم سەردانی دەر و دراوسێ و نەخۆش و خاوەن پێداویستە تایبەتەکان دەکەن. ئەمن ئەگەرچی ئەنی لە ئیدارەی ڕاپەڕین لەبەر ئەوەی ناوچەیەکی تەواو کۆمەڵایەتیە مەراسیمی جەژن لە بەیانی زووەوە هاوڵاتیان دەست بە گەڕان دەکەن ئەگەر هاوکارم یارمەتیم داوە پۆلێک لەو هاوڵاتیان و ئەهلی ئەو گەڕەکەی کە منی لێم هاتوون جەژنە پیرۆزە و سەردان و دیدەنی کە سوکاریان دەکەن دیارە لێرە لە کاژمێر 6 خولەکەوە کاک جەلال ینی هاوڵاتیان دەست دەکەن بە گەڕان و سەردان و دیدەنی کردنی یەکتر من دەمێت لەگەڵ بەشێک لەو هاوڵاتیانە قسە بکەم بزانم پەیامی جەژنانیان چیە تۆ لەم جەژنەدا دەتەوێت چ پەیامێک بڵێ و قسەت چییە؟ بسم الله الرحمن الرحیم بەناوی خوای گەورە و میهرەبان پیرۆزبایی جەژنی ڕەمەزان لە هەموو گەلی موسڵمانانی جیهان دەکەم بە تایبەتی گەلی موسڵمانی کوردی مەزڵوم جەژنە پیرۆزان لێ دەکەم و جەژنە پیرۆز لە هەموو خزمانی ئەو گەڕەکەی و قاتعیەک بە تایبەتی هەموو موسڵمانانی کوردستان دەکەم پیرۆز بێ لێیان ئێوەش پیرۆز بێ ئەو گەنجانە بزانم لای ئەم گەنجانە جەژنی ئەم ساڵ چۆن بوو ئێوە قسەتان چییە پەیامتان چییە جەژنە پیرۆزە لە چێ دەکەن؟ سەرەتا بسم الله الرحمن الرحیم تقبل الله منا ومنكم جەژن لە گشت جێ موسڵمانانی جیهان و بە تایبەتیش کوردستان و هیوادارم خوای گەورە ئەم جەژنە بکاتە مای خێر و بەرەکەت بۆ تەواوی کوردستان و ئارامی و ئاسایشی بگەڕێنێتەوە ناو کوردستان و هیوادارم خوای گەورە جێژنەکەی کردمی بە دوو جەژن و بەوەی ئەوەی کە ئەم جەژنە لە جومعەدایە دەستان خۆش بێ. دەستی ئێوەش خۆش بێ. من دەمەوێت قسەی زیاتر وەربگرم بزانم ئەم گەنجە پەیامی چییە تۆ قسەت چییە لەم جەژنەدا ئەم جەژنە چۆن بوو مۆسیمی جەژن لێرە چۆن بەڕێوە دەچێت؟ باش بوو ماشەڵڵا سەرەتا جەژنە پیرۆزە لە سەرجەم خزم و کەسوکار و هاوڵانەکەم گادارمە جەژنە بێتە مای خێر و خۆشی بە کوردستان و بە هیوای گەڕانەوەی دەنگە دزراوەکانمان جەژنەکە گەرم و گوڕی پێوە دیار بوو. زۆر سپاس. خۆش بێ. دیارە کاک جەلال لەم جەژنەدا هاوڵاتیان لەگەڵ ئەوەی کە مانی جیاوازی بیرروت بۆ چوونی سیاسیان لە ماوەکانی ڕابردوودا بانگە گەرچی لە بانگەشەی هەڵبژاردن دەر و دراوسێ نیگەرانیشیان لەگەڵ یەکتر هەبوو بێ بەڵام ئەمڕۆ لەم جەژنەدا وێ ڕایەوەی کە گەنجە داوای جێڕانەوەی دەنگەکانی دەکات لە بەڵام لە هەمان کاتدا جەژنانە و دیدەنیکردن ینی بە گەرم و گوڕی بەڕێوە دەچێت. قسەی تۆ لەم جەژنەدا چییە پەیامت چییە؟ وەڵا پەیامم پیرۆزبایی لە سەرجەم موسڵمانانی جیهان بەگشتی و بە تایبەتی هەرێمی کوردستان دەگەین و پەیامم ئەوەیە
ئیشاڵڵا ئەم جەژنە ببێتە دەرفەتێک بۆ بەیەک هاتنەوەی هەموو ئەو ناکۆچیانەی کە لە ناو هەموو لایەنەکاندا هەیەەوە بتوانین هەمویان ینی دەستێک بگرن بۆ ئەو میلەتە ئیسراحەت بکات لەم جەژنە بیکەن بە فرسەتێک. قسەی بەڕێستان چیە لەم جەژن؟ وڵا پیرۆزبایی جەژنی ڕەمەزان لە هەموو گەلی کوردەکەم و لە موسڵمانان بە تایبەتی مسڵمانانی حاجەوە خوا بەخێر سەرچاوە. تۆ جەژنانە لە چێ دەکەی دەستگیرانداری گەنجی ینی ئەو یەکەم کەس جەژنانە لەگەڵ کرد چێ بوو؟ سەرتا بەخێر بێن جەژنە پیرۆزی خۆم سەردا ئاراسی دایکم دەکەم کە دایکم کۆتا کەسیەکەم کەسی منە بە پاشان باوکم وەسپارن سەزم هاوڕێ و دۆست و خزمان دەکەم هەروە بەگشتیش بە شێوشی گشتی جەژنە پیرۆزە لەسەر جەم مسلمانانی کوردستان دەکەم بە تایبەتی. ینی کەپڵن نییە؟ ئارازگیان زۆر سپاس بە درێژایی بەرنامەکەمان چونکە چەند کاتژمێرێک لەگەڵ بینەرانە دەبین دێمە وڵات بەڵام دیارە پامێری ترمان لە شاری هەولێرەوە کاکزریان حازرە زریان گیان سڵاو لێبێت جەژنت پیرۆز بێت و هەر لە جەژن و خۆشییا بیت. جەژن لە هەولێر چۆن دەگوزاری عادەتەن هەولێریەکانیش ناوبانگێکیانە لەسەرەوەی کە لەگەڵ بۆناینەکانە گەرم و گوڕترن ئەگەر چی بەشێکیشی لەگەڵ بۆنەکانی تریشدا هەر گەرم و گوڕن بەڵام پێم بڵێ لە مانگی پیرۆزی ڕەمەزان دەستی خەیرات چۆن بووە لە هەولێردا لەوەی کەوەش بەشێک لە بابەتەکەم دەبێت کاک تۆ لەگەڵ جەنابتا لەوەی کە خەڵکی فەقیر و هەژار بەسەر کرابێتەوە کە لەم جەژنەدا هەست بە فەقیر و هەژاری خۆیان نەکەن و سفریان ڕازاوە بێت. وڵە سڵای خی گەور لێو لە تەواوی بیسەران و بینەرانی کەناڵی ئاسمانی پامیش بێت جەژنی ڕەمەزان لێو لە تەواوی سەرجەم مسلمانانی زیان و تەواوی هاوکاران لە کەناڵی ئاسمانی پامیش پیرۆز بێ. بەڵێ من ئێستاکە لە شاری هەولێر لە بەردەم یەکێ لە سەرداشخانەکانی شاری هەولێرم وا دیارە تاوەکو ئێستا پۆلی لە گەنجان لە سەرڕدان بۆ ئەوەی سەری خۆیان چاپ بکەن لە دوێن ئێوارەوە چاوەڕێن بۆ ئەوەی لێرەدا خۆیان جوام بکەن بۆ ئەوەی جەژنی ڕەمەزان بە خۆشی بەڕێ بکەن. ژمارەیەک لە گەنجان لێرەدا چاوەڕێن و جگەلەوەی کە ژمارەیەک لە گەنجانی تریش کە هەر لێرەدا جەژنە پیرۆزەیان دەکرد لە ماڵەکان. من دەمەوێت بچمە لای گەنجەکان بۆ ئەوەی سەرەتا هەوڵ بگرم سڵاو دەبێتەوە گەنجێک دەبینین لێرەدا لە سەرڕە بۆ ئەوەی سەرت چاو بکەیت. هۆکاریەوەی چیە کە تۆ بۆ ماوەی چەندی کاژمێر لێرەدا لە چاوەڕانی سەری خۆ چاکەی بۆ ئەوەی لە جەژنی ڕەمەزانە جوان و ڕازاوەتە دەربچێت. سەرەتا بەخێرات نێوی خۆشەویست دەکەم جەژنی پیرۆز لە هەموو مسلمانانی گیان دەکەم بە تایبەتی مسلمانانی کوردستان بە قورئانەوە لە سەعات 11 لێرە دانیشتینەوە ئیدی ئینشاڵڵا دەبێتە جێژنێکی خۆش و شادی بۆ میلەتی کورد. جەژن چۆن بۆم جەژنە چۆن دەبینی تۆ جیاواز ژنەکانتە بۆی ئەوەی لەناو قەیرانی دارایەوە جگە لەوەشە گەنج کە چەنددا قەیران ڕووی تێکردو؟ وەڵڵا یعنی زۆرە جیاوازگە لە زۆرەگە جێژنانی پار و بێراروانە فەقی زۆرە. دەستخۆش بێت بەڵێ تۆ وەکو گەنجێک دەبین تۆ شەر وەکو گەنجە لە سڕێی بۆ ئەوەی سرت بتراشی ئایا هۆکاریەوەی چییە کە لەم سەرداشخانەدا چاوەڕوانی بۆی سەری خۆ تراشی کە لە ئێستادا وەختێکی زۆر لە جەژنیدا تێپەڕیەوە؟ وەڵا خۆی لەوەدایەکەوە لە ناو خەڵک دیار بیت و کە ینی بە شێوازێکی وا دەرکەوی ینی لە ناو خەڵکدا دیاربی جوان دەرکەوی لە جەژندا. تۆ ماوەی چەند کاتژمێر دەبی لێرەی؟ وەڵاوەتی لە 6 سەعات 12 نزیکەی. زریان گیان زۆر سپاس دیارە لەبەرەوەی کە دەرفەتە بە پامێرەکانی تریش وەربگرم زریان دێمە وڵات کە دیارەوە گرفتی زۆرێک لە خەڵکە بە تایبەتی لە هەرێمی کوردستاندا کە لە ماڵەوە بەهۆی نەبوونی کارەبای نیشتیمانی ناچار دەبن کە ڕوو لە سەرتاشخانەکان بکەن و تا تەنانەت دوای نوێژی جەژنی لە سەرتاشخانەکانە دەمێننەوە. بۆیە دەچمە لای پەیامنێرمان لە هەڵەبجە سامان فەتاح سامان سڵاو لێبێ و جەژنت پیرۆز بێ. جەژن لە هەڵەبجە چۆن دەگوزارێت؟ سامان ئەگەر گوێبیستمان بی جەژنت پیرۆز بێت و هەر لە جەژن و خۆشییا بیت پێمان بڵێ لە شاری هەڵەبجەدا جەژن چۆن دەگوزارێت؟ بەڵێ کاک جەلال سڵاوتان لەبێ سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پێیان بێت. جەژنی ڕەمەزانی پیرۆز لێوەش پیرۆز بێ لە تەواوی کارمەندانی کەناڵی ئاسمانی پێیان پیرۆز بێت لە بەڕێوەبەری کەناڵی ئاسمانی پێیان و بەڕێوەبەری تۆڕی میدیایی کۆمەڵ پیرۆز بێت. ئەمە ئەو دەرفەتەش بەل بخۆزمەوە کە جەژنە پیرۆزی خۆمان ڕاستەی تەواوی خانەوادەکەم کەم وە جەژنە پیرۆزە لە تەواوی مسلمانانی گیان و بە تایبەت کوردستان پیرۆز بێت. هەمیشە لە خۆشی و لە جەژندا بن و خۆی گەورە تاعەتی مانگی ڕەمەزانی پیرۆزی لێ قبول کردبین. کاک جەلال ئێستا
یەکێک لە ماڵەکانم لە هەڵەبجا کە تەواوی گەڕەکەکانی هەڵەبجا گەر بگەڕێ دەوەندەی کە من گەڕابم گەرم و گوڕی و جۆش و خۆشی مسلمانان بۆ سەردانیکردنی ماڵی یەکتری زۆر گەرما و مسلمانان و وڵاتیان سەردانی ماڵی یەکتری دەکەن بە مەبەستی پیرۆزباییکردن لە یەکتری وەگەردن ئازادی لە یەکتری و بەڕێزڕاکردنی جەژنی ڕەمەزانی پیرۆز. من ئێستا لەم ماڵەدان پێم وا بێ میوانیشانێ ئەیکێک لەوانی کە هاتووە جەژنە پیرۆزە لە ماڵەدا بکە ئەم مامۆستا بەڕێزەیە مامۆستاگەر بێنە ئێرەوە جەژنتان پیرۆز بێ. جەژن لە ئێوەش پیرۆز بێ و لە هەمووی خەڵکی ئەڵەبجە و چواردەوەنی. جەژنی ئەم ساڵ چۆنە بێنن جەژنی ڕەمەزانی پیرۆز؟ وڵای زۆر خۆشە لەخوا بە زیاوێت جەژنێکی زۆر خۆش بوو بەستۆزە جەوەکەی گەرمە. ئەم جەژنە لە جەژنەکانی پێشووتر ئەم جەژنە گەرم و گوڕی زیاتری پێوە دیار نییە؟ وڵا لەخوا بە زیاوێ باشترەوە زۆر گەرم و گوڕیشە خۆشتری شەم ساڵ. ڕەمەزانتان چۆن بەڕێکرد؟ لەخوا بە زیاوێ زۆر خۆش و زۆر بە خۆشی هات و ڕۆژ لەخوا بە زیاوێ. جەژن پیرۆز بێ دووبارە. کاک جەلال لێرە دوو دای خۆشەویست لێرە دانیشتون قسان لەگەڵ دەربارەی جەژن بەڕێکردنی مانگی ڕەمەزانی پیرۆز. سڵاو لەبێ جەژنتان پیرۆز بێت. لە تۆش براکەم جەژنی خۆشتان پیرۆز بێ بە خێر هاتن بە خێراتنی کەناڵەکەتانەکەم پیرۆزبایی لە گشتی کوردستانەکەم لە بەتایبەت عێراق بەتایبەت برا پێشمەرگەکان کە ماندوو بوون لە شەڕی داعشە زۆر زۆر سوپاسی هەموویانەکەم. هێتر پیرۆزبایی لە گشتانەکەم مانگی ڕەمەزان مانگێکی خۆش بوو مانگێکی بەخۆشی لێمان ڕۆی هیچ ساڵێ ئەوەنێ ئەمساڵ خۆشیمان نەبووە. سیمایەکی جوانەیە لە ناو مسلمانانە سەردانیکردنی یەکترە ئێوە ئەوە چۆنە بینن لە ناو خەڵکە؟ هەمووی بەجۆش و خرۆش و سەردانی یەکەکەین و پیرۆزبایی لە یەکەکەین و ئەم چکلێتە بۆ بەڕستومان ئەبێ بڕۆی ئەم چکلێتە هەڵگریت و هەمووی پێکردنەوەی کەسوکارینی دراوسێ سەردانی هەموو یەکەن و ئەوەی توانای بێەوەی توانایشی نەبێ ئەبێ بڕۆی تۆ سەردانی کەیت و داگیان گەرم و گوڕی ئەم جەژنی ئەم ساڵ چۆنە بین ئێوە؟ وڵای گیان بەخێر بەجەژنتان پیرۆزبێنی هەمووتان گیان بەخێر بێن یاخوا وەڵا باش بوو گیان زۆر خۆش بوو نەمانە بوو نەگەرمامان بوو زۆر خۆش بوو گیان. ڕەمەزانتان چۆن بەڕێگرت بە عیبادەت و پەرستش و نوێژکرد؟ باش بوو بەخڵاش کرد باش بوو. گەرم و گوڕی جەژن لە ناو کۆڵانەکانی هەڵەبجە چۆنە بین؟ باشش کرد زۆر خۆشە گیان یاخوا دەستان خۆش بێ گیان وەڵا خۆش بە قوربانە. بەڵێ کاک جەلال دیارە ئەوە یعنی هەستی مسلمانانە بەتایبەت ئەوە خەڵکی هەڵەبجەکەوە جەژنە پیرۆزەی خۆیان ئاڕاستی مسلمانان بەگشتی دەکەن. زۆر باشە سامان یان زۆر سپاس دەکەم دەگەڕێنەوە لە درێژایی بەرنامەکەمان بەڵام دێمەوە لای میوانەکانم کاکتۆر بووبوورە کە ماسەڵش دەکەین بۆیە پێویستە ناوەناوە خبری جەژنی شارەکانی هەرێمیش بزانین بەڵام راپۆرتێکمان حازر کردووە مێوە سەرەتا بەتایبەتی خۆت و بینەران بینەری ئەم راپۆرتە بن دوای جار بەشێک لە پرسیارەکەم لەسەر راپۆرتەکە بێت. بینەرانی عزیز بینەری ئەم راپۆرتە بن با پێکەوە دوجار لەسەر ئەم راپۆرتە دەچینە لای میوانە بەڕێزەکەمان و پرسیاریان ڕاستە دەکەین لەگەڵمان بمێننەوە. سڵاوتان لێبێ ئەزیزان لەگەڵ نزیکبوونەوەی جەژن دوای ساڵانێکی زۆر لە مانەوە لە ماڵی باوک کوڕ و کچە گەنجەکان ئەچنە ماڵی خۆیان و ژیانێکی تازە دەست پێەکەن. بەڵام لەگەڵ نزیکبوونەوەی ڕۆژانی جەژن مشتومڕی ئەوە دروستە بێ ئایا جەژن لە ماڵی باوکی ژن بکرێت یاخود لە ماڵ باوکی پیاوەکە بکرێت. ئێمە ئەمڕۆ ئەو گەنجانە دوێنین بزانین ئایا بڕیاران داوە جەژن لەکوێ بکەن و ئەوشان لێ دەرێنین ئایا یەکەم جەژنیان لە چ ماڵێک کردووە. ئێوەش بینەرمان بن. سڵاو لێبێ. سڵاو سەرچاوم. چەند ساڵ هاوسەرگیریت کردووە؟ 2 ساڵ. یەکەم جەژنتان لە دوای و هاوسەرگیری کرد لەکوێ کردان؟ لە یەکەم ڕۆژ لە ماڵی باوکم و باوکیەوە دوای بۆ خۆمان ماڵی خۆمان. بزانم ماڵی باوکم باوکی ئەو باوکی تۆ کامیان یەکەم جار کە جەژنەکەتان لێ کرد بە مانایەکی تر نانی جەژنتان لە چ شوێنێکیان خوارد؟ نانی جەژن لە ماڵی باوکم بوو پار بوو بازان ماڵی باوکم بوو ئێتون یۆڕەپەشی لە ماڵی باوکیەوە بوو. خێزانەکە داوای لێ نەکردی کە بۆ یەکەم ڕۆژی جەژن لە ماڵ باوکیەوە بکرێنی ماڵی خەزوورند؟ نا احتیادە لە ئێمە شتانە. ئەگەر ئەو داوات لێ بکە بۆ ئەم جەژنە لە ماڵی باوکیەوە بیکەی تەبیعیە بەلاتە؟ احتیادێ طبیعیە. چەند ساڵە هاوسەرگیریت کردووە تۆ؟ تقریباً 18 ساڵە بێت. یەکەم جەژنتان لە دوای و هاوسەرگیریت کرد لە ماڵی باوکی با بڵێن پیاوەکەت بوو یان لە ماڵی باوکی تۆ بوو؟ وڵا هەر لە ماڵی خۆما بوو. ماڵی تایبەتی خۆتان؟ لە ماڵی خۆما بوو. باشە. سبەی نێژ با بڵێن لە یەک دو ڕۆژی داهاتوایتە دیارەکرێت جەژن کەیە ئایا بڕیارتان داوە جەژن لە ماڵی خەزووران بکەن یان لە ماڵی خۆتان؟ وڵای هەر لە ماڵی خۆمان هەر لە ماڵی خۆمان.
پێم خۆشە لە ماڵی خۆما بم. باشە ئەگەر داوا لە مێردەکەت بکەیت لە ماڵی با بڵین باوکی خۆت جەژنەکە بکەیت قبولی کردو تا ئێستا؟ وەڵایی زۆر بەلای و ئاسایە بەڵام خۆم پێم خۆشە لە ماڵ خۆمان نابین. ئەگەر خێزانەکە داوت لێ بکە لە ماڵی باوکی ئەو ینی ماڵی خەزوران جەژن بکەیت تەبێ بەلاتەوە فەرقی نییە ماڵی باوکی و ماڵی باوکی من یەک ماڵە. باشە ئەی دایک و باوکی خۆت پێیان خۆشە لە ماڵ خۆتان جەژن بکەن یا لە ماڵ خەزوران؟ فەرقیان نییە لەیەوە هەمووی بێک ماسی دەکرێت بێک سۆزی دەکرێت. باشن بەڕێزی سپاسەکەم پرسیارێک مێلێتان لە خزمەتە چەند ساڵ هاوسەرگیریتان کردو؟ وڵاوا بۆ سێچێ پیرۆستان بێ لە دوای ئەوەی هاوسەرگیریتان کرد جەژنتان لە ماڵی خۆتان کردیان لە ماڵی باوکی خێزانە کرد؟ وەڵاهی تا ئێستا ماڵ خۆمان نەماکردوانە هەر ساڵی لای شوێنە بوو لە ماڵی باشی ئەو بوو یەکەم جار دوو جارەکەی کە دوجارەی کە هەر جارێت لە ماڵ ئێمە بوو جارێت لە ماڵەوە ماڵ پورمە ماڵ باشی ئەو فەرقی نییە. یعنی ئێستا دووبەیەکە؟ بەڵێ. بۆچی لە ماڵ باوکی خێزانەکە جەژنەکەن ینی بۆچی ماڵی باوکی خۆت هەڵ نابژێری یان ماڵی خۆت هەڵ نابژێری؟ واللهی کەمین یا تۆ زێ کەم سەر خێزانی نیە بەسەر حالن ئەم سێ نەفەرین. ئەمە کاریگەری خێزانەکەت نییە بەسەرتەوە؟ یعنی چۆن وەک تێ نەگەشت؟ ینی کاریگەری ئەوەی کە ئەو کاریگەریەکەی داناوە بۆی لە ماڵ خەزوران جەژنەکان دەکەی ڕەنگە دایک و باوکی تۆش پێ خۆش لە ماڵ معنی باوکی تۆ یعنی ماڵی باوکی خۆت جەژنەکە بکەیت بەڵام دیارە کاریگەری خێزان لەسەر بووە کە بڕێرتان داوە لێو جەژن بێت لە بەدلی ئەوەرن هەنێ شتە بێ ئەویمانم دلی پێ خۆشەکەی ناگەهابی لە خۆچی تێ. باشە بۆچی هەوڵەدەی با بڵین هاوسەرەکەت خەنات پێ بکەیت کە لە ماڵ باوکی تۆ جەژنەکە بکەن؟ وڵی بەڵام چی سەم جەژنە بەتەمام لە ماڵ باوکی ئەوان بیکەین بەتەمان تعادولی بکەنەوە. بەڵێ هاوسەرەکەت هەر کاتێک لە ماڵ با بڵین باوکی بێ تۆ هیچ کێشەیەک دروستەکە بەلاتەوە یان دڵت تەنگە بێ و ماڵ باوکی خۆت؟ ناوەڵە ئاساییە بەس حەزەکەم پێکەوە بڕۆین سە بەتەمام جەژنە ئیشەڵا بەیەکەوە بڕۆینەوە. یەکەم جەژنتان لە ماڵی با بڵین خەزوران بووە لە ماڵی باوکی تۆ بوو؟ لە ماڵی خەزورانم بوو. ئەگەر با بڵینەوە یەک دوو ڕۆژ داهاتوو دیارێکرێ کە جەژنە بڕارتان داوە لە چ شوێنێک جەژن بکەن؟ نەخێر تا ئێستا. کامیان هەڵەبژێری ئەگەر بەدەستۆ بێت؟ ئەکەوێتە سەرەوەی کامیان زەرورترە مەسەلەن ئەگەر عایلەی ماڵی باوکم ماڵی خوشکەکەم بڕۆ زۆر احتیاجات چمە ماڵی خەسووم ئەگەر ئەوان کوڕ کچەکانی کەی بڕۆنە چمە ماڵی باوکم دانیشت. ئێستا بەڕای تۆ ئێستا کامیان زەرورە ماڵی باوکی تۆ یان ماڵی باوکی مێردەکە؟ جارێ قسەمان هەر لێ نەکردووە ینی پلانمان دانەناوە نازانین ئەوەی کەی لێبێرە کەی لێبێ دوایەوە بەپێی زروفە گۆڕێ مەسەلەن کات بووە ماڵی باوکم لە سەفەر بوون چمە ماڵی خەسووم ینی شتێکیەوە بڵێن شتێکیەوە قرس نییە قەراریان لەسەری هەر کامێکیان بێردوکیان ماڵی باو کردوکمانە. وەکو وتت یەکەم جەژنتان لە ماڵی خەزورت بەوایە دایک و باوکی خۆت پیان خۆش نەبوو کە لە ماڵ خۆتان بمانێتەوە دوای ماوەیەکی زۆر لە با بڵین گەنجێتی لە ماڵی باوکتا بووی دوایەوە لە ناکاو جەژنەکە گواستەوە ماڵی خەزوران هەڵوێستیان چی بووە؟ ئەو حساباتانە تۆزێک لە عیلە ئەو عیلانەیە کە پێگەشتون زۆر حساباتانە ناکرێنە حساباتانە تەسەوڕ ناکەم بۆنە کێشەیەکی گەورە دروستکەن. بەس ئەمە کاریگەری خێزان نییە لەسەرتکەوە جەژنەکەیە لە ماڵی خۆتانەوە گوازنەوە بۆ ماڵی خەزوران ئینسان یا ئەوەی ماڵی خەزوران زۆر بە باشی تعاملیان کردو خۆت اختیارت کرد؟ تۆ بەپێی مەشوەرەتی نێوان خۆت و خێزانە بڕوە ڕێی یان ئەگەر شتەکەیش ئەو کللتورەی کە لە شەرقا بەعی بەزانرێ پرس و ڕاوێژ بە خێزان بکرێ حەقە لە ناو ببرێت. باشە بەڵام بە پێوە ئێمە چەند گەنجێکیشمان دوان زۆربەی گەنجەکان لە دوای هاوسەرگیری جەژنەکان لە ماڵ خەزورانەکەن ئەمە کاریگەری ژنەکان نیە بەسەر پیاوەکانەوە. من هەر کەسە و زروفی خۆی زانێ بەڵام ترێمە بەپێی مەشوەرەت و بەپێی پێویستی کام لا زەرور بێ جاریوە هەیە لایەکیان کەسیان بە دەورانیە لایەکتریان قەرباڵغە تۆ پێویستە بچیتە ئەو لایکە چۆڵە کەسی بە دەورانی. باشە لەو چوار جەژنەی کاڵەی دو ساڵە هاوسەرگیریمان کردو چوار جەژنتان دیوە چوار جەژنەکە چەنی لە ماڵ خەزورت بۆ چەنی لە ماڵ باوکی خۆت بوو؟ یەکێکی لێ بووین یەکێک لە ماڵی باوکم بووین یەکێکیش لە دوانیشان لە ماڵی خۆمان کردومان ینی تعادولن دای هەمیشە بەختەوەربین ئینشاڵڵا. ئەوەی بینیتان ڕای هاوسەرە تازەکان بوواتە ئەو کوڕ و کچە گەنجانەی کە تازە هاوسەرگیریان کردبوو ئێستا ئاچین لە لای ئەوانەی کە بە تەمەنێکیان هەیە و ماوەیەکی زۆر هاوسەرگیریان کردو لە ئەوانە پرسین ئایا یەکەم جەژنتان لە چ شوێنێ کرد و ئایا ئەم جەژنەیش بڕیاردەدەن لە چ شوێنێ بکەن هەرچەنە
بە تەمەنەکان بە تایبەتی پیاوەکان تۆزێک دیکتاتۆرانە لیان خوڕیوە و هەمیشە بە گوێی پیاوەکانیان کردو. ئێستا لیانە پرسین بزانین ئایا یەکەم جەژنیان لە شوێنە کردووە ئێوەش بینەرمان بۆچی هەمیشە ئەو کەسانی کە وەکو ئێوە بە تەمەنن جاران هەمیشە جەژنەکان بەدڵی پیاوەکان بۆ ئێستا گەنجەکانم دوان زۆربیان یەکەم جەژنیان بدرێتە ماڵ خەزورانیان. باوەڕ ناکەم و شتە هەبێ ئێستا سەرۆک جارانە جارێک لە ماڵی خەزورە و جارێک لە ماڵی باوک. ئێستا من دوانج من ئاین تۆ ئێستا لەم 30 ساڵی کە جەژندان کردووە دابشت کردووە تەوزیعت کردووە چێنی کاتانەی کە من لەگەڵ ماڵی باوکم لە ماڵی باوکم بووم بەڵام ئەو کاتانەی کە جیا بوومەوە ئیتر جارێک لە ماڵی باوکم جارێک لە ماڵی عنی بە یەکسانی تقریبا. ئەم جەژنە بڕیارتان داوە لە کوێ جەژن بکەن؟ ئەم جێژن لە ماڵی باوکمە بین لەبەر ئەوەی نەجێژنی باوکمە بەپی ئەوەی کە بە تەمەنەکانم دواندووە زۆربیان لە ماڵی باوکی پیاوەکان جژنیان کردووە بەڵام گەنجەکانە بینم زۆربیان پێچەوانن لە ماڵی باوکی خێزانەکە کردویان. هۆکار چییە لەم سەردەمە تازەیە هەمیشە بەگوێ ژنەکان زیاترەکرێت؟ ئەش بێت بەس ئیتر من بە زۆری بەدڵی پیاوەکەمەکەم لە هەر شوێنێ بێ ئەچم بۆ ئەوێ لەگەڵیە. یەکەم کەس کە پیرۆزبای جژنی لەکەی کێوە لای تۆ؟ ئەو بەیانیان زووار ئەوەیە و ناڵەکانی خۆشمانیەک بێ کوتۆ. ئێستا باوکم نەماوە زیاتری لە ماڵی خۆمم. ماڵی خەزوران ینی ماڵی باوکی مێردەکە؟ ماڵی باوکی مێردەکەم ئالەک سەرەویش هەر دووەم ڕۆژ یان ئێوارەی یەکەم ڕۆژ. ینی هەمیشە یەکەم ڕۆژ تایبەتە ماڵی باوکی خۆت؟ مەرج نییە مەرج نییە جاریوا بە لە ماڵی خۆم بووم جارا بووە سوتفە لە ماڵی باوکی مێردەکەم بوو. زۆرینە ئەمێ زۆرینە پێ بڵێ زۆرینە لە ماڵی خەزوران بووە لە ماڵی با بڵێن باوکی خۆت بوو لەگەڵ هاوسەرەکەت؟ وەڵاهی زۆرینەی لە ماڵی باوکی خۆم بووم لەبەری باوکم تاما بوو زۆری حەزە جەژن بوو زۆر لە خەلا باڵغی بوو. ڕادەکەی دەڵقە لە باسکەی ئەم بۆنە چەس گەڕەکی کردە ئەوە برنجە ئەوە چەس بوومەلەرزەیە چێتە کورە بوومەلەرزەکی بابرجە خۆشە بووم نەوەک ئاخر جارم وێ ئەو تامە خۆشە چە برنجی دۆلفینسی ئەو باس خۆشە. میلەرانی بەڕێز دووبارە سڵاو ئێمە بە درێژایی سێ کاتژمێری بەرنامەی دیاری جەژن کۆمەڵێ بڕگەی هونەری و زانیاری و کۆمەڵایەتی و تەندروستیمان هەیە و بەرنامەکەش بە سپۆنسەری کۆمپانیای دۆلفینسیە بێ و پاشتر ئێمە هەوڵە دەین پرسیار لە ڕێی پەیوەندیەکانی ئێوە پرسیار ئاراستی ئەوەی خۆشەویست بکەین و خەڵاتیش بۆ وەڵامە ڕاستەکانی ئێوەی بەڕێز و خۆشەویست دیاری کراوە. من دەچمەوە لای میوانەکەم زۆر بەڕێز کاک دکتۆر بەختیار تاڵەبانی. کاک دکتۆر لە پەیامنێرەکانەوە ئەو دوو پیرەژنەی کە لە تەنیژەکە دانیشتبوون زۆر گەشتبینانە لە جەژنیان ڕوانی بە پێچەوانەی گەنجە خۆشەویستەکانمانەوە. بۆچی ئەم گەشتبینیە لە کاتێکا ئەگوترێ پیرەکان کەم حوسەڵەترن کەم تاقەترە بن ئەم گەشتبینیەمان لەم دوو ئافرەتە بە تەمەنە خۆشەویستەی نێو کۆمەڵگەی کوردەواریەوە بینی یا بۆچی لە گەنجەکانە ئەو جۆرە گەشتبینیە نەبوو گەنجەکان بەستیانەوە بە قەیران و بێکارەبایی و نەبوونی بودجە و کۆمەڵشتی دیکۆیان باسی سیاسەتیانە کرد. ڕاستەخۆی تەمان بە حکمیەوەی لە دەروونزانیە باس کراوە گەشتبینی و متمانە بەخۆبوون و تەجارب لە ئەنجامی چی پەیدا دەبێت لە ئەنجامی کۆمەڵی تەجارب و کۆمەڵی تەمەن بەسەربردن. ئەم دوو بەڕێزە تەسەورەکەم چەند نسکۆیەکیان بینیوە چەند بەرزی و نزمیکی ژیانیان بینیوە چەند ناسوورێکی ژیانیان بینیوە لەبەرەوە بەرچاوڕوونن کە سەر و هەموو خواریەک ڕەنگە بەرزیەکی پیابێت یان هەموو بەرزێکش ڕەنگە خواریەک یان نزمیەکی بەدوایە بێت بەڵام گەنجەکان بە حکمەوەی تەمەنیان ڕەنگە تەجروبەیەکی زۆریان نەبێت ڕەنگە ڕەزالەت و نەهامەتی و بێتاقەتیان نەبینی بێت لەبەرەوە زۆر جار کە بێتاقەتیەک یان حاڵەتێکی نەخوازرا و ڕویان تێدەکات قەنەعەتیان وایە ئەمە کۆتایی ژیانە هەنگاوێکی تری بەدوای نایە لەبەرەوە من تەسەورەکەم تەجاربە بۆیە زۆر جار تەشجیعی گەنجەکان دەڵین بخوێننەوە و تەجاربی خەڵک بخوێنەوە لە ئەنجامی تەجارب بخوێنەوە تۆ قەنەعەتێکە تیا دروستە بێت لە راپۆرتەکەدا ئێمە میشە لە ڕوانگەی ئاینیەوە ئەوەمان باس کردووە ئەو باس کراوە کە نۆجەژنە شتێکی باش نییە لە ڕووی دەرونیەوە لە ڕووی علم نەفسەوە یەکێک لەو خوشکە بە ڕێزانە گوتی من ئەم جەژنە لە ماڵی باوکم دەکەم لە بەرەوەی نۆجەژنەی باوکمە
گێڕانەوەی جەژن و خۆشیەکانی جەژن بەرەو تازیە و پرسە و ڕەشپۆشی و گریان و فرمێز ڕشتن تا چەند ئەمە لە ڕووی دەرونیەوە هێندەی تر مرۆڤەکە بەرەو داڕوخانە بە خۆی ئەکرێت ئەو مناسبەیە کە لەناو کوردی خۆمانە هەیە گەڕانەوە بۆ ئەو ماڵە یان ئەو خانەوادەی کە مردوویەکیان هەیە ئەمە بکرێت بەڵام بە شێوازێکی ئیجابیانە ینی من بۆ نمونە دەڵێم خوشکێکی بەڕێز کاڵە دکتۆر باوکم نەماوە یان هەتا لە جەژنی پێشەوە تا ئەم ساڵ باوکم ئەمری خۆی کردو دوسێ خوشک و برام هەیە ئەڵم فرسەتە ئەگەر تۆ کوڕی یان کچێ گەورەی ماڵەوەی بڕۆرەوە بۆ ئەوەی ئەو نەقسە لە ماڵەوە پڕکەیتەوە بۆی ئەو خۆشی و شادی کە جاران هەبووە نەبێ بە شین و بێتاقەتی ئەو وەکۆڵێت کەم دوینیە کەم قسەیە کەم سەردانیە کە ڕەنگە بە بۆنی نەمانی باوکتەوە دروست بووە تو هەوڵ بدە بڕۆ ئەوە پڕ بکەرەوە بەڵام بگاتە ئەوەی کە لە بەیانیانی زوو بچی بۆ قەبرستان و لە بەیانیانی زوو تەلەڤیزۆن بکوژێنیتەوە لە بەیانیانی زوو جل ڕەشدا پۆشی بەڕاستی لە ڕووی دەروونزانیەوە تازەکردنەوەی هەموو خەم و خەفەتەکانە بێتاقەتکردنی خانەوادەکەیە و نەئاسوودەکردنی خێزانەکەیە وەسڵەن لە ڕووی دینیشەوە پێم وایە ینی تۆ ئەمە هەر بۆ خۆی بربەرەکانیە کە لەگەڵ هەندێک قەدەرە تۆ قەدەرێک کە هاتووە کێ ئەڵێ جژنی داهاتوو من و تۆ نابین کێڵێ جژنی داهاتووتر خەڵکێکی تری نزیکتریشمان وەکۆڵەم ژیان بەجێنیان لەبەر تۆ بێت استیغلالی بکەی بە ڕۆ باشەکە و بە ڕۆی جابەکە بۆی ئەو نەقسە بۆ خوشک بۆ دایک بۆ خزم و کەسوکار پڕکەیتەوە کاک دکتۆر لە پەیامنێرەکانەوە گەنجێک قەیرانی کردە هۆکاریەوەی کە ئێمە ناتوانین خۆشبەخت بژین هەمیشە دەگوترێت ڕەمەزان مانگی زاڵبوونە بەسەر نەفس و شەیتاندا کە دوو دوژمنی سەرسەختی مرۆڤنەوە تا بەونە مەحویە فەرمێ نە شەیتان و نە دەوران و نە خزمان بە من ناکەن ئەوی نەفسی خەسیمم بە منی دەکا مەحویانی بۆ منە بەرامبەر بە منی کردووە قەیران ئایا دەبێت ئێمە بیکەینە ڕێگری ئەوەی کە یان بیکەینە لەمپەر و بەربەستیەوەی کە لە بەردەم خۆشیەکانە ببێتە ڕێگریان بۆ منە جەژن نەکەین بۆ هۆیەوەی کە قەیرانە یان بۆ چەند جوانە مرۆڤ لە نێو قەیرانەکاندا وەکو یوسف لە نێو بیر و زینداندا هەمیشە گەشتبین و خۆش مەشرب و خۆش گفتار بێت خۆی ئێستاگەر بە ڕێزێک سێریی بەرنامەکە بکات بڵێت آخر لەو هەموو نەهامەتی و بێتاقەتی دڵخۆشی چیمان هەبێ بەڵام مێژوو دەروونزانی علم النەفس هەموو تەجاروبەکان ئەوە دەرەخەن بەڕاستی مرۆڤ نابێت کۆڵ بدات نابێت وە کۆڵێ پشتی لێ بکاتەوە نابێت ئەو فەشەلانە ئەو بێتاقەتیانە ئەو ناڕەحەتیانە ئەو نوسکویانی کە هاتوۆتە سەر خۆتە ماڵتا خانەوادە تا ئیشتا کار و کاسبی تا بدڕوخێنێ ینی بە تایبەتی زۆر گرنگە تۆ بەرنامەت هەبێ بۆ داهاتوو بەرنامەت هەبێ بۆ گەنجانی لەم حیوارەمانە کەمترین قسەمان کرد لەسەر منداڵ و لەسەر ئەندامەکانی خێزان زۆر جانمە جژن و ئازانی پیرەکانە بەڵام ئەگەر ڕاستت دەوێ جژن و ئەم بۆ نەخۆشانە بۆ منداڵە دایک و باوک ئەبێ ڕۆڵێکی قیادی ببینن بۆ دڵخۆشکردنی ئەم منداڵانە ڕاستە تۆ ڕەنگە لە ناخەوە تۆ ڕەنگە ئیسە بەڕێزێک بڵێت معاشەکەت جوانە ئاخر کامە وەزعەکە کامە دینەکەیە ئەمە بۆ دایک و باوک ڕەنگە منەڵم مشهور بخوات معاناتی هەبێت لە ناخەوە قەیچێکە بەرنامە ڕێژی هەبێ بۆ داهاتوو بۆ ئیشی بۆ کاسبی بەڵام منداڵ تازە شروع ئەکات و تازەی سەرەتای ژیانێتی سەرەتای خۆشیێتی ئایا دەزانی لە ڕووی دەروونزانی و باسیەوە دەکرێت کە ڕەنگە مناسبەیەک ڕەنگە بۆنەیەک کە دڵی منداڵێکی تیان ناخۆشەکرێت بێتاقەتی دەکرێت ڕەنگە لەمپەرێکی بۆ ژیان بۆ دروست کات و هەوڵدان و کۆششی لە دەست بدات و هۆکار بێ بۆ ساردبوونی لە داهاتوە بۆ هەموو ژیان هۆکار بێ بۆ ساردبوونەوەی لە خوێندن هۆکار بۆ ساردبوونەوەی بۆ کار بۆ کاسبی بۆ قسەکردن بۆ گفتوگۆکردن لەبەرۆ دایکان و باوکان بەڕاستی هەچەنێ بێتاقەتی و ناڕەحەتیان هەبێ بێ قەنەعەتیان وابێت کە ئەمەش هەموو شتێک سەرەتایەکە بۆ داهاتوو سەرەتایەکە بۆ هەنگاوێکی تر و نمونونەکانی جەنابەت زۆرمان ئێستامە زۆرە یەکێک لە سیما دیارە جوانەکانی جەژن خۆڕازاندنەوە و بۆن خۆشکردن و قژدایەنانە پێغەمبەری خۆش صلی الله علیه وسلم کە لە سەفەر و جیهادەکانی ئاگەڕایەوە شەوێک سپاکەی ڕادەگرت و دەیوت خۆتان برازیانەوە و یەکێکیشی پێش کاروانەکە دەنا بە ژنان بڵێن با ناوماڵ پاک بکەنەوە خۆیان برازیانەوەی ابن عباسی دەفەرمێ مسلمان دەبێ وەکو خاڵێکی ڕەژوا بێت لە ڕوومەتێکی سپیدا کە چەندە جوانە ئەو گەنجانەمان بینی کاکزریان بۆی گواستینەوە کە هەمویان سەرقاڵی خۆجوانکردن و قژدایەنان تا ئێستاش ئەگەر بە پیرەکان بڵێ ئەم گەنجە چەندێ دڵی تەڕۆ بۆچی واکە بۆچی سەیری ئاوێنە دەکانی تا ئێستاش کە 1400 ساڵ لە ئێستاش پێغەمبەری خوا دوعای ئاوێنەی داناوە پێم خۆشە باسی ئەم سیفەتە جوانە بکەین کە گەنجێک لە پێناو دڵخۆشکردنی منە قژی خۆی دائەهێنێ بۆنی خۆی خۆشەکە کامەش هێندە کە کاریگەری بۆ خۆی هەیە بۆ دڵ و دەرونی بەرامبەرەکەی هەیەی جوان خۆی لە ڕووی دەروونزانیەوە مرۆڤ کە هەتا لە ماڵەوە بێ مڵکی خۆیەتی بەڵام کە لە دەرگا چوویتە دەرەوە کە چووی سەردانی خەڵکت کرد لە 170 کاریگەریەکەت بۆ دەوروبەرە
تۆ لە ماڵەوە بێتاقەتی ناڕەحەتی معاناتت هەیە بەڵام من زەن بم چییە کە سەردانم ئەەکەیت ئەگەر جلوبەرگت جوان نەبێت ئەگەر سیمایەکی جوان بە من نەدەی ئەگەر دڵ و دەرونی من خۆش نەکەی ئەگەر بۆنی من بۆ کۆڵە بۆنی خۆت خۆش نەبێ و بۆنێکی خۆش بەسەر منان نەکەی هەتا قسەیەکی زۆر جوانت کە زمانی جەستا زمانی جەستە ئێستا لە ڕووی دەروونزانی و علم نەفس و باس ئەوە دەکرێت زمانی جەستە باشترین هۆکارە بۆ گەیاندنی پامێکی باش بۆ دەوروبەر کە ئێمە دینی ئیسلام ئەم دینەی کە 30 ڕۆژە بۆی بە ڕۆژەوە بین کەیکێکە لەو شتانی کە باوەڕ ناکەم کتێبێک هەبێ بەقەت کتێبەکانی فەرموودە قورئان کە تەمەنی ئەوەندە کۆن بێت باسی ئیبتیسامە بکات باسی پێکەنین بکات باسی دڵخۆشی بکات باسی گفتار و قسەی خۆش بکات بەڵام کاتۆرجۆری ئەو ڕازاندنەوە دەبێ بزانرێت چۆن بێت دەبێت سنووری هەبێ بە تایبەتی لە ڕۆژی جەژندا بالضبط ئەبێت ینی ڕەنگە لە شوێنێک بۆ شوێنێ فەرق بک من لە وڵاتی وا بوومە بۆ نەوڵاتێکی عەربی بۆ ڕەنگە هەمویان فەرقیان نەبوو بێت لەگەڵ ڕۆژانی کەشا چکە هەر عگاڵێکە و دزداشێکە بەڵام خۆشبەختین کە لە وڵاتی خۆمانە هەم لە کولتورە کوردیەکە هەم کولتورە ئیسلامەتی و دیندارەکە کە لە قوڵ بۆ تۆ ناو خۆمانە لبسێکی تایبەتمانێ و کۆڵە جلوبەرگێکی تایبەتمانێ بڵێ جلوبەرگێکی تایبەت بێ بۆ هەفت بۆ ئەو بۆنەیە و جلوبەرگێکی تایبەت بێ بۆ ئەو شوێنانی کە دەچیت و جلوبەرگێکی تایبەت بێ ئەگەر بکرێت تازە پێ باشتر و چاکتر و مەزبووترە بە تایبەتی دیسانەوە دێمە بۆ سەر منداڵ کە دایک و باوک ئەبێ هەوڵ بدەن کەم تا زۆر جلوبەرگێک ئەگەر بۆ نمونە سعرەکەشی زۆر گران نەبێت بەڵام شتێکی تازە بێت تازەگەری بێت چەند مویمە دایک و باوک کە بێ هەوڵ بدەن بەرنامە ڕێژی وا بکەن کە ئەو جلوبەرگی کە کڕویانە 2-3 هەفتە پێش جەژن نەیخەنە بەردەسی منداڵەکە بۆی منداڵەکە بەکاری نێنێ چکە کە لەگەڵ یەکەم ڕۆژ تازەی بەکارێنە بزڵە تاقەیەکی تری هەیە و زەیەکی تری پێبەخشێت و خۆشیێکی زیاد وەگاماژەم پێ کرد کە تۆ لە ڕووی دڵ و دەرونیەوە کە بۆنی خۆش و سەر و سیمای جوان دڵ و دەرونی خەڵک خۆشکا بێت لە هەمان کاتیشا وەکو کاکجەلال فەرمووی ئەم جل و ئاڵتوونی ئافرەت و جلە گرانبەهایانەی نەبێتەوە مای ئازار بۆ دڵ و دەرونی بۆ منە هێوەرژنەکەی بێ براکەی بێ یا جۆری سیارەکەی زۆر جار وەکو کاک ئەحمەدی مەفیزادە فەرمێ یاخوا ئەو لیباسە 300,000 تمەنیات پیرۆز نەبێت کە بێتە هۆی ئەوەی کە دڵی خوشکەکەتی پێ بڕەنجێنی کەواتە بێ ئێمە وەکو لە ناوەندگیر بین و هاوسەنگی بپارێزین نە بە پیس و پۆخلی سەر و سیمای ناشینمانە دڵ و دەرونی خەڵک ئازار بێ بە گرانبایی جلوبەرگ بێ کارێکی وا بکەی ئیسرافیتیانە بچکەین بۆ ئەڵێن ئیسلامەتی ئەمە بە ڕەمەزانمان بۆچی کردووە بۆ خوایە کردووە کە زۆر شتی قانونی بۆ دیاری کردوینە لە مەسلەی جلوبەرگی شا ئیسراف نەبێت تەبەڕوج نەبێت و حاڵەتێکی وان نەبێت کە لە ڕووی دەروونزانی و لە ڕووی علم نەفسەوە کە کاریگەریەک لەسەر گەنج و لەسەر لاوەکان ئەوە دروست کرێ بە تایبەتی بۆ ئافرەتان و جلوبەرگ و مەسلەی زێڕ و خشتلیش کارێکی وان نەبێت کە خەڵکێک کە نەیبێت کە نەدار بێت ئەی تەنانەت بۆ نمونە مەسەلەن ڕەنگە لە کوردەواری خۆمانە تا ئەم دەقەیە تەطبیق کرێ بەس ڕەنگە گەنجێک یان مێر منداڵێک گوریان نەبێت ئەچی بۆ ماڵێک تەعزییان هەیە ڕەنگە پێویست نەکا بەو دەقەیە بە جلی کامل سوورە بچی بۆ ماڵە ڕەنگە جلێکی سادە و ئاسایی باشتر بێت چکە خەڵکێکەیە وەکۆڵە کاغەزی سپی ئەخوێنێتەوە ڕەنگە بە نەوعێک نەوەکان تۆ خۆت ڕازانت و بە تایبەتی خوشکە جوانەکانمان سوور و سپیا و تەرتیبات و ئاڵتونوانە و بۆ ماڵێکە هێشتاکە وەکۆڵێ خەفەتبارن بێتاقەتن شەهیدیان هەیە یان کوژراوێکی تازیان یان مردوویەکی تازیان هەیە یان بەلانی کەمەوە نەخۆشێکیان هەیە کە ڕاستە سەردانی نەخۆش بخۆی خاڵێکی زۆر گرنگ و مویمە لە جەژنەکانە کە ئومێ دەکەم لە بڕگەکانی ترا بەرنامەکانە باز بکرێت خەڵکی بەتەمەن ئەو کەسانی کە بەتەمەن و خەڵکێک سەردانیان ناکاو لیان ناپرسێتەوە دیارە دەرفەتی کەممان ماوە لەگەڵ جەنابەتە بەڵام زۆر بە کورتی پێم بڵێ بەشێک لە تەوەری راپۆرتەکە لەسەرەوە بوو کە جەژن لە ماڵی خەزوور بکریا لە ماڵی باوان لە ماڵ کامیان جەژنەکەیتەوە ئەوە ئەم جەدەلە پێویستەکە هاوسەرەکان تۆخی بکەنەوە من وەکو خۆم لە یادم نییە بزدبتوە تەسەورەکەم یەکەم جەژن لە ماڵی باوکم بووم بەڵام وەکو قانونێکی ژیانی خۆم هەوڵە دەم زۆرجا بەرنامە ڕێژیم هەیە بۆ ژیانی خۆم تەوزیعم کردووە ینی خواشاییدا ئەم بەیانەیە کە لە ماڵ دەرچووم و کە ڕۆشتم ماڵی جا من ماڵی باوکم و ماڵی غەزوورم لە یەک گەڕەکن لە ڕێگا لەگەڵ خێبە خێزانم و دوتم سەری کامیان وتە سەری ماڵی باوکتە تەواو کاتەوەش دەستکەوتە لە تەنیشتی ماڵیەکەن نزیکشن بەڵام جەدوەلێکم داناوە تەنزیمێکم داناوە کە بۆی عەدالەتێکی تێدا بێت و بێتاقەتێکی تێدانوە زۆر جار ئەکرێت ئەو گەنجە جوانانە ژەڵە کاکتۆر ڕەنگە هەتا جەژنێکی تر زۆر بێت ئەکرێت تۆ بەیانەکەی لە ماڵی باوکت بینی وەڕۆکەی لە ماڵی غەزوور نێوان جەژنی ڕەمەزان و قوربانی هێندە دوور نییە کە توانی هەر تۆ ئەمەیان بۆ ئەو جایسە هۆکارەکانی سیارە و شتانەش دەرفەتمان نەماوە کاکتۆر داوای لێبوڕنەکەین لە بەڕێ هەم میوانی ترمان هەیە و هەم پەیوەندی هاوڵاتیانی چاوەڕێکین کە وەریان بگرین پرسیارمان نەدەی بۆی زۆر زۆر خۆشحاڵ بووین زۆر سپاس دەکەین بۆ دەرفەتێکە بمەبەخشی دەمانەوێت چۆن خێراتنمان کردی بۆ شوازەش خۆ ماڵەوەی لێ بکەین کاکتۆر زۆر خۆشحاڵ بووین پال لەگەڵ کاکتۆر پال لەگەڵ بێ
جەژن زەردەخەنەی تەبای و پێکەنینی ئاشبوونەوەیە. دووبارە سڵاوتان لێبێ بینەرانی عزیز بڕگەی یەکەمی بەرنامەکەمان بۆ شێوازە بوو کە بینەرمان بوون و زۆر سپاسان دەکەین. دیارە بڕگەی دووەمی بەرنامەکەمان دەست پێ دەکات لەگەڵ یەکێک لە ئەو گۆرانی بێژانی کە زۆر جار دیارە لە هەرێمی کوردستان بەشێکی زۆر لە گۆرانی بێژەکان فرامۆش دەکرێن، بەڵام ئێمە هونەرمەندێکمان لێرە بەسەر کردووەتەوە کە دەمانوێت لەم جژنەیە پێکەوە هەمومان ئێوە و ئێمەش دڵشاد بکات کە ئەویش بەڕێز ڕەزا هەورامی ئەگەر بێتە ناو ستۆدیۆکەمان پێشوازی لێ بکەین. فەرموو کاک ڕەزا. زۆر بەخێری جەژنێکی پیرۆز بێت، هەر نەخۆشی و جەژنابی ئینشاڵڵا. بەخێر بێ کاک ڕەزا. جەژنەکەشمان لێ قبوڵ بکە. جەژنت پیرۆز بێ دووبارە. گەردنمان ئازاکە لەوەی کە لەم جەژنەیە لە ماڵ و منداڵمان کردوویە دیارە، بەڵام تۆمان و هونەرەکەتمان پێشکەش بۆ بە هەموو بینەران دەکەین بۆ دوای کە لە ماڵیشەوە بینەر بن. سلام ئینشاءالله. حسەتە سلام عەلەیکم. سپاس بۆ کەناڵی ئاسمانی پەیام، سپاس بۆ بەڕستان کە ئەرتەن کێشاوە لەگەڵمان لەم جەژنانە لە بریەوەی کە لەگەڵ ماڵ و منداڵا بن پێکەوەین دیارە خزمەتەکەین. من بە گۆرانی ئەوەش بە پێشکەشکاری لێرەوە سڵاو ڕێزم هەیە بۆ ماڵەوەمان، بۆ ماڵ و مناڵ، بۆ باوک و دایک، بۆ خزمان، بۆ نزیک تا دوور، بۆ برادەرانمان لە هەندەران، هەر کەسێک کە ئێستا دانیشتووە بە دیار ئێمە و ئاگای لە ئێمە، سڵاو و جەژنە پیرۆزە ئەنێرین بە هەموو لایەک. جەژن لە خۆشتیوان باری. زۆر زۆر بەخێر بێ کاک ڕەزا. پێم خۆشە بزانم گوێمان لە گۆرانیەکی جەنابەت بێ کە پێشکەشی بینەرە بەڕێز خۆشەویستەکانی بکەی جەژنەکەمانی زیاتر پێ بازێنیتەوە. تەبیعی جەژن بۆ خۆی مانا و پێناسێ تایبەتی هەیە، بە تایبەتی جەژنی ڕەمەزان کە ئێمە مانگێکە لە ئەرک و هیلاکی و ماندووبوونێکی زۆرین کە جەژنی دێت بێگومان ئینسان خۆشێکی تایبەت لە دڵیا دروستە بێ. منیش لەسەر ڕەزامەندی جەنابەت کە ماوەی لەم پێش هاتین عوسمان چەند گۆرانی تەجریکەین بۆ جەنابتان. گۆرانەیەکی فۆلکلۆری هەرۆیمان حازر کردووە، شادە هیوادارم بە دڵی هەموو لایەک بێت وەیتر لە کەم و کوتیشمان ببورن ئینشاڵڵا لە خزمەتتاندا بن. زۆر سپاس دەکەین. ئێمەش داوای لێ بڕشان دەکەین دەوەی کە تەکنیکێکی بۆ شێوازەمانیەتە زیاتر بتوانین لەبەر ینی کەمی خۆت هەموو لایەکە زانێ بە تایبەتی کەناڵی ئاسمانی پەیام لە قەیرانێکی چەند ساڵەیە دەژین. ئەوەندە ئیمکاناتمان نییە تا ئەو کاتێک کە بتوانین زیاتر خزمەتتان پێ بکەین. ئەوەی کە پێمان بکرێ پێتان دەکەین، بەڵام ئێستا پێمان خۆشە لەوەی کە بەرهەمەکەشت پێشکەش بە بینەرانی عزیز بکەیت. بەڵام ئەگەر پێم بڵێ شارەکەی هیچیەیە؟ شعری ئەم گۆرانیە تەبیعی شاعری پایەبەرز مەولەوی، واروەها ئیسفادەشمان لە شعرە کلاسیکەکانی ئەمڕۆمان کردووە لە خوا لە خۆشبوو، یاوەر هەورامی، چەند گۆرانی بێژێکی تریش لەوانە ئەگەر ئینشاڵڵا گۆرانێکمان پێشکەش کردەویش ناویەوانیش دەهێنن و سپاسیانەکەین. فەرموو. جنن رقيه بامضن وبارقيه بامضن الله يقبلكم الله يقبلكم شنو يقولن يا شاولن الله يقبلكم شنو يقولن يا شاولن ارزومي
حلبي يردن آرزو مدم حلبي يردن بيراوان خيلي ما صوتم يكردن بيراوان خيلي ما صوتم يكردن شامي وخير أي بخير أربم أي شيء ميرا أي انتي زاربم أي شيء ميرا أي انتي زاربم كيد لي خيبية إلى البجي مارو ججنا شاريا مبارك يباوضن بالايقي بيليكم جوني قولن يشاوضن بالايقي بيليكم جوني قولن يشاوضن جوني قولن يشاوضن دەست خۆش کاک ڕەزاجان خودەنگ دەرخۆش بێ و سەرکەوتوبی زۆر زۆر گۆرانیەکی بەچێژ و هەم دڵخۆشکەر هەم وەکڵێ گەڕاندنیەوە بۆ جەوێکی خۆشی عیرفانی بەڕاستی پرسیارەکەت لە کاک ڕەزا بکەیت دەمەوێت بە بینەرانی عزیز بڵێم کە ئێستا و ژمارە تەلەفۆنانی لەسەر شاشەی پەیام دەردەکەون دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن پرسیارمان بۆ ئامادەکردووە گەرچی دەزانین تاخیر بوون لەسەر شاشەوە بە دیارە و ژمارە تەلەفۆنانەوە بۆ ئێستا توانن پەیوەندیمان پێوە بکەن و لەگەڵ میوانداریەکەی کاک ڕەزاش پرسیارەکانتان ڕاستە بکەین کە خەڵاتان بۆ دیاری کراوە خەڵاتەکەش کۆمپانیای دۆلفینسی بۆ دیاری کردوون چاوەڕێ پەیوەندی ئێوە دەکەین بینەرانی عزیز کاک ڕێز فەرموو پرسیارەکە لە کاک ڕەزا بکەرەوە. کاک ڕەزا یاخوا دەنگت خۆش بێت دووبارە و بەرنامەکە و ستۆدیۆکەت ڕازاندەوە ئینشاڵڵا دڵ و دەرونی بینەرانیش ڕازاوە بووە و دڵخۆش بووە بە و گۆرانی و بەو دەنگە خۆشەی جەنابەت. گۆرانیەکە وەکڵی هەونراوەکەی تێکەڵ بوو سەرەتاکەی بە شارە بەناوبانگەکەی حەزرەتی مەولەوی ڕەزا و ڕەحمەتی خوای لێ و پاشتر هەستم کرد هۆنراوەی چەند شاعیرێکی دیکە هەر ئەو دوو شاعیرە بەڕێز و خوا لێ خۆشبوون کاگیاوە هەورامی حەزرەتی مەولەوی بوون یان وەکڵێت تێکەڵەیەکی بوو لە کوپلێکی شعری کلاسیکی کاک هیوا زەڵمیشی تایە. بەڵێ ئەمە وەکڵێت دەستچنی خۆتەم هۆنراوەی توانیتە لە نێوان ئاوێتەیەکی بکەیت لە نێوان ئەم سێ شاعیرەدا. هەوڵمەندە ئەنی تۆزێک شتەکە پەیوەندی بە جەژنەوە هەبێ تۆزێک جژنیش بۆ خۆی ئەو شاعرە کلاسیکە گەورانی خۆمان هەمیشە هەوڵیان ناوە لەش شعری تایبەتیان هەبێ بە جژن. ئێمەش هاتینانی لە چەندێ ڕێکا کۆمەڵێک شاعر کۆ بکەینەوە و هەم مانا و هەم چێژ و هەم تایبەتمەندی بە جژنی تیاابێ. زۆربەی شاعرانی کلاسیک ئەوەندەی کە من ئاگادارم حاجی قادری کۆیی و حەزرەتی نالی و ئەحمەدی خانی
ڕەخنە لە تورک و فارس و عەرەب دەگرن کە پێیان وایە کورد زمانی کوردی بۆ ئەوە ناشە شعری پێ بنووسێ لە نێو کۆمەلگەی خۆشماندا قسەیەکەیە کە هەورامی زمانێکە ناتوانانی بۆ شتێکی وای لێ بکەیتەوە لەگەڵ ئاواز و گۆرانیا بگونجێ جەنابەت چۆن توانیتە وەکۆڵی ئەم زمانە قورسەی خۆمان ئەم زمانی هەورامە وا لێ بکەیت کە ئاوێتەی بکەیت بە دەنگێکی خۆش و وەستایانە توانیتە کاری تێدا بکەیت هەمیشە گۆرانی و شعر دووشتی گرێدراون پێکەوە بەڵام شتێک کە ئێستا لە دنیای باوی ئەمڕۆیە خەڵ ئیحتیمامی خاتە سەر بۆ بۆنە تایبەتەکان بۆ گشتیەکان بۆ شوێنە تایبەتترەکان هەمیشە هەورامی گۆرانی هەورامی با بڵێن باڵانسی بەرزە لە چاو گۆرانەکانی ترا ئەو ئەدا و ئەو تاکتیک و ئەو بەکارهێنانی زمان و زمانەوانی لە هەورامیە هەیە ئەو دۆڵەمەندیەی کە لە زمانی هەورامیە هەیە لە بەکارهێنانی شێوازی گۆرانیە هەیە کەمتر برادرە سۆرانی گۆرانی بەژەکان من ئەتوانن ئەو ئەدایە ڕاستە بکەن ئەوەش بۆ خۆی باڵانسی ئەمەی بەش کردووە کە هەر خۆمانین بۆ خۆمان دەتوانین ئەدای گۆرانی و وجدانی خۆمان ئاسوودە بکەین بۆی کە هەر خۆمانین ئەتوانین حەق بە پامەکی خۆمان بین چونکە زۆری گۆرانی بەژەکانی سۆرانی تری خۆشەویستی ترمان ناوەکان نەهێنم کە هەڵیان ناوە گۆرانی هەورامی بچڕن بەڵام نیانتوانیوە ئەو تاکتیک و ئەو ئاراستە تەواوە و ئەو ئەدایی کە لە هەورامیە هەیەوان بتوان بیشڕن ڕزا دیارە پەیوەندیمان لەگەڵایە کاکرێز پرسیارەکانی هونەرمەند عادی تۆ حەزم لە شعرەکانی مەحوی و ئەوانە دێت بەڵام پەیوەندەکانیش دەبێت ئێستا عایدی من بێت دیارە باوکی مەروانمان لەگەڵایە لە کەلارەوە باوکی مەروان جەژنت پیرۆز بێ و هەر لە خۆشی و جەژن نابیت الو السلام عليكم. عليكم السلام ورحمة الله باوکی کاک مەروان جەژنت پیرۆز بێ و هەر لە جەژن نابیت یاخوا هەموو کاتێکانە خۆشی و شادی و سەرکەوتن بێ سپاس لە هەموو لایەکتان خی گەورە تەمەندرێتان کە بۆ ئێمە بۆ خزمەتی دین و ئەخلاق و ڕۆژتان سپاس دەکەم پرسیارێکمان حاضر کردووە بەڵام دەبێت چاوەڕێ بکەی لە کۆتایی و وەڵامی ڕاستی بدەینەوە بۆ هیوای کە زانیاریت هەبێ و وەڵامی ڕاست بدەیتەوە دوجاریش کۆمپانیای دۆلفینسی خەڵاتی بۆ دیاری کردوون دەنگ و باسی جەژن لە کەلارە چۆنە قسەیەکی خۆش دەنگ و باسێکی تازە چیت لایە پێشێک کە پرسیارەکەت لێ بپرسم پێمان بڵێیت کاکە دەلاگیان وەڵایی دەستخۆشتان لێکەم بەڕاستی لە گەرمیان حالیەن جەو گەرمە ئیتر جەژنێکی خۆش جەژنێکی برایەتی جەژنێکی سەردانی خزم و دۆست الحەمدولله مسلمانان لە گەرمیانە ئەو دین و ئەو خۆشەویستی و ئەو برایەتیە لە ناویانە ماوە سەردانی خەڵک بەردەوامە بەڕاستی ئەم ڕەمەزانە ڕەمەزانێکی خۆش بوو ڕەمەزانێکی بەرەکەت پڕخێر خی گەورە سعاتوی هەموو لایە قبول بکە ئیشەڵا باوکی مەروان ئەگەر پێم بڵێ دێمە سەر پرسیارەکە چووکە دیارە پەیوەندی ترمان لەگەڵایە پرسیارەکەم ئەوەیە کە بە چەند ساڵ جارێک مانگی ڕەمەزانی پیرۆز دێتەوە هەمان کات بە چەند ساڵ جارێک مانگی ڕەمەزانی پیرۆز دێتەوە هەمان ساڵ بە چەند ساڵ وەڵایی تقریبا ئەگەر خێرا وەڵامەکەمان بدەیتەوە وەڵامەکە یعنی هەڵبژاردن نییە هەڵبژاردەمان نییە یەک وەڵاممان هەیە چونکە دیارە بڕگە و بابەتی بەرنامەکانمان زۆرترن بە هەموویەوە دووسێ پرسیارمان حاضر کردووە لەوەی کە ڕاستی هەموو بینەرانی ئازیزی بکەین و دوجارەوەی کە وەڵامی ڕاستی بۆ بکرێت لێرە تیر و پشکی بۆکەین کە کێ وەڵامی ڕاستی زانیوە و خەڵاتی دۆلفینسی پێ ببەخشرێت ئەگەر وەڵامەکەتم پێ بڵێیت کاکە دەناگیان وەڵایی 15 ساڵ جارێک 15 ساڵ جارێک دەست خۆش باوکی کاک مەروان لە کەلارەوە بۆ هیوایی کە وەڵامەکەت ڕاست بێت لە کۆتاییشدا دەرەکەوێت زۆر سپاس دەکەم دەچمە لای پەیوەندی تر لە ئەژین لە چەمچەماڵەوە ئەژین خان سڵاو لێبێ و جەژنت پیرۆز بێت سلام علیکم جەژنی ئێوەش پیرۆز بێ هەر لە جەژن خۆشی هاتن ئینشاءالله ئەژین خان لە چەمچەماڵ جەژن چۆن ئەگوزارێ جەنابەت تا ئێستا چۆن بەشداری مەراسیمی جەژنی پیرۆزی ڕەمەزانت کردووە و چ گەرم و گوڕیەکی پێوەیە لەگەڵەوە کە وەکۆ لە جەویش
لە ناوچەیەوە تۆزێک گەرمترە. وەڵات تۆ لێرە تۆزێ گێرما بەس شکر بخوا باشە گەرم و بڕێ تۆ دیارە هاوسێکات هاتوودا ئێستا سەردانیەکەن ئەمە جێ بخۆشیە خۆی دەژن بە میوانەوە خۆشمە باشە لای ئێمە. ئەژین خان چه شتێکی خۆش بە سەرهاتێک نوکتەیەک قسەیەکی وتەیەکی بە نرخدایە کە پێشکەشمانی بکەیوە جەژنەکەمان زیاتر بڕازێنیتەوە. وەڵی ڕاستی ئێستای میتم لە بیر نییە ببورن. بەڵێن ئەژین خان جەنابێت تەمەنت چەندە چەند ساڵی؟ تەمەنم 25 ساڵە. بۆی بزانین ئایا تۆ لە تەمەنی خۆتە ڕەوڕەوەیان بوونە گەڕانەوەی ڕەمەزانت بینیوە بەسەر تەواوی کات و ڕۆژ و ساتەکانی ڕەمەزاندا باوە پرسیارە بکەینەوە کە بە چەند ساڵ جارێک مانگی پیرۆزی ڕەمەزان دێتەوە هەمان ساتی خۆی؟ 36 ساڵ جارێکە پێم وایە 36. زۆر باشە ئاژین خان دەستەکانت خۆش بێ 36 ساڵ بۆ تۆ دەنووسین بۆ هی ئەوایی کە وەڵامەکەت ڕاست بێت. دەچینە لای پەیوەندیەکی تر کە کاک ئەحمەد لە شاری کەلارەوە لەگەڵمانایە. کاک ئەحمەد سڵاو لێبێ و جەژنت پیرۆز بێت. باشە مەڕەزگیان سپاس تۆ چۆنی لەگەڵ جەژنشت پیرۆز بێت. سپاسانەکەم کاکمانی سڵاو ڕێزمێ چاو ماسەکەم. سپاس دەکەم کاک ئەحمەد ئەگەر پێمان بڵێیت بە چەند ساڵ جارێک مانگی پیرۆزی ڕەمەزان دێتەوە هەمان کات؟ وڵای مامۆستاگیان پێم وا بڵێن 35 ساڵی بۆ مجێگیکەن 35 ساڵ جارێک. 35 ساڵ؟ بەڵێ. باشە دڵنیای کاک ئەحمەد؟ وڵای 100% نیم وەڵامی تر خستەکەم تقریبان 35 ساڵێک مجێ. زۆر باشە ئێمە 35 ساڵ بۆ جەنابەت دەنووسین و بە ئومێدین وەڵامەکەت ڕاست بێ و لە کۆتایی بەرنامەکەشدا تێ هەم وەڵامی ڕاست ئاشکرا دەکەین و هەم تیر و پشکیش بۆ وەڵامە ڕاستەکانەکەین. من 35 ساڵ بۆ جەنابەتێکی تر کاک محەممەد لە سلێمانیەوە. کاک محەممەد ئەگەر گوێویستی منی سڵاو لێبێ و جەژنت پیرۆز بێت. جەژنی تۆش پیرۆز بێ بە ڕێزین مەمنونم جەژن لە هەموو لای گولام و موسڵمانان پیرۆز بێ. کاک محەممەد دەچمە سەر پرسیارەکە بە چەند ساڵ جارێک مانگی پیرۆزی ڕەمەزان دێتەوە هەمان کات؟ براکەم بە 36 ساڵ جارێک. چەند؟ 36 ساڵ جارێک. 36 ساڵ جارێک تەواو جێگیریکەم بۆ؟ بەڵێ بەڵێ. زۆر باشە 36 ساڵت بۆ جێگیرەکەم. دەستێ خۆش بێ. سەرت خۆش بێ کاک محەممەد بۆ هیوایی کە وەڵامەکەت ڕاست بێت. پەیوەندیەکی ترمان لەگەڵایە ئەگەر هاوکارانم دیارە لە ئێستادا ناوبڕێکمان هەیە و دەگەڕێنەوە وڵاتان بینەرانی عزیز ناوبڕێک وەردەگرین و دەگەڕێنەوە وڵاتان. سڵاوتان لەبێت لە بەرەبانی جەژندا پێتان شادەبینەوە. هێشتا دنیا هەر تاریکە و ڕووناک نەبووتەوە. ئەنجامانی خێزانەکان گەشتیان خەوتون جگە لە کابانی ماڵ کە هەمیشە کابانی ماڵ بە سمبولی نێو ماڵەکان دادەندێت. لەم جەژندا ستافی کەناڵی ئاسمانی پەیام لە نێو ماڵەکەی خاتوسروەدا جەژن دەکەین. با بزانین خاتوسروە لەم جەژندا چی بۆ حازرکردوین بابێکەوە بڕێن. بینەرانی ئازیز، چێشخانە بە بەشی سەرەکی دادەندێت لە جەژندا بۆ ڕازاندنەوەی سفرەیەکی جوان بۆ ئەندامانی خێزانەکان. هەمیشە ماڵی سەرەکی بەوە دادەندێت کە بووک یاخود زاوە یاخود کوڕەکان کچەکان دەگەڕێنەوە لەسەر سفرەی دایک و باوکیان جەژن دەکەن. ئێمەش لەم جەژندا لە ماڵی سروەخانین و لە ناو مەطبەخی سروەخانداین. با بزانین سروەخان بۆ ئەم جەژنە چی بۆ ئستافی کەناڵی ئاسمانی پێیام و بۆ مناڵەکانیشی حازر کردووە. ئەم بەرنامەیە بە سپۆنسەری بەرهەمەکانی دۆلفینسی پێشکەش دەکرێت. بەڵێ بچینە لای خواردنەکە جەژنە پیرۆزی خۆت بنێری. جەژنتان پیرۆز بێ و لە هەموو لایە و لە هەموو موسڵمانان جەژنی پیرۆز بێ و
ئەنجا لە کەناڵی ئەسمانی پێیان سەلام و ڕێزم هەیە بۆیان و جەژنیان پیرۆز بێت. زۆر سپاس. با بچینە لێ خواردنەکانت بزانین بۆ ئەم جەژنە چیت بۆ ئێمە و بۆ مناڵەکانیشە حەزر کردووە. چاوەڕێی ئەوەی مناڵەکانت کە زەواجیان کردو بگەڕێنەوە لای تۆ ئەم جەژنە بکەن؟ بەڵێ چاوەڕێم ئیتر بە تەمامی شەڵا بێنە ئێرە و جەژنکەن و نانێک بەیەکەوە بخۆری نانی جەژنانە خۆشە و حەزەکەم لەسەر سفرەیە کۆبینەوە ئیشەڵڵا. هەموو جەژنێک ئەو مناڵانت کە زەواجیان کردو لای بەڕێزە جەژن دەکەنەوە؟ هەموو جەژنێ ناگونجی لەوانە نەیتر زۆر جەژنێ لە ماڵباکیانە بن کچەکانیش و کوڕەکانی ژەون خۆیان لەگەل خێزانەکانیانە ئەچنەوە ماڵ خەزوری لەگەلەوەنە بووکەکان ئەنجا کچەکە شمێتەوە شتە نەشکی لە ماڵ خۆیانە ئاوە. زۆر باشە. با بچینە لای خواردنەکە و بزانین چیمان باس هەموو کاتێ خۆشە کە کوڕ و کچ هەموو کاتێنەوە سەر سفرەی ماڵی گەورەیە و ئەنجاسە بە خێزانی لەگەڵ دایک و باوک و بووک و کوڕ و کچ خوانێ بڕە خۆشە و دەست خۆش بێت. مناڵەکانی نەسێنێت و هەمیشە تۆش بمێنی بۆیان. بزانین چیمان بۆ حەزەکەیت بۆ ئەم بەیانی جەژنە؟ بەیانی جەژنە برنجی دۆلفینە. کاتە بەڕێزش بەرمەکانی دۆلفین بەکارهێنی ڕۆژانەی دۆلفین سی. بەڵێ 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 ئەو بەکارێنە. سەرەتا چیمان بۆ حەزر دەکەیت؟ سەرەتا لەوەی کە وتیان ڕۆژی جەژنە ئەعلان کرا کە جەژنە ئەعلان کرا کە جەژنە ئیتر لەوەی کە زیاتر پێویستەکە و قورسە شەو ئەوانە ئامادەکاریەکەم ئەمەشتی کە سووکە بۆ بەیانی دوانێژی بەیانی ئامادەکاریەکەم و چاوەڕێی ئەومە ئیتر مناڵەکان هەڵسن مناڵ تاقوتەرە باسە مناڵەکان هەمیان خەوتون بەڕێزشت خەریکی ئامادەکردنی خوانێکی بۆیان. بەڵێ مناڵەکان خەوتون و ئەنجایتر باکیان ویستی هەساوە دەستێژەگرێت چێ بۆ مزگەوت منیش چاوەڕێی مناڵەکان واسی بۆ خەریکی نان و چێشتم لە مەتبەخە. مامۆستا سڵاو لەبێت و جەژنی ڕەمەزانت پیرۆز بێت. عەلەیکم سەلام جەژن لە ژنابێژە پیرۆزیە خوا بەخێر بێن سەر چاو خوا پیرۆزی کات لە هەموو لایە ئینشاءالله. زۆر سپاس. مامۆستا خانمان لە ماڵەوە خەریکی خواردن دروستکردنن
بەڵام پیاوان ئەچنە مزگەوت جژن لە مزگەوت چۆن بوو چۆن بەڕێتان کرد چۆن جژنە پیرۆزەتان کرد لەگەڵ ئەو کەسانێک کە هاتم لە ناو مزگەوت پێشەکی پیرۆزبایی جەژنی ڕەمەزان ئایاسەی هەموو گەلانی مسلمان و هەموو مسلمان و وەگەلی کوردی ژەکەم ئێوەی ژاخوا بەخێر بێن خۆی ئەمە دوو جەژنمان هەیە جەژنی قوربان و جەژنی ڕەمەزان هەردووکیان تام و چێژی خۆیان هەیە ئەمەیان کە بریتیە لە جەژنی ڕەمەزان کە جەژنێکە پێکاتووە لەم ئەم جەژنە جەژنی 30 ڕۆژ عیبادەت و تاعەتە خوا لێمان قبول کات لە هەموو لای ئینشاءالله عادەتەن خانمان لە ماڵەوە دەستیان خۆش بێ خەریکی دروستکردنی نان و ئەو شتانن تا پیاوان لە مزگەوت پیاوان لە مزگەوتیش دوای ئەوەی کە نێش کرا و جا خەڵدەکە الحەمدولillah ئەمە شعارێکی باشە کە و خەڵکە هەمووی لەوێ دەست دەست و تەوقەکردن و بە شتێکی زۆر خۆش بە ڕوویەکی خۆش و پیرۆزبایی لە یەکتری نەکەن الحەمدولillah سڵاو لێبێت و جژنی ڕەمەزانت پیرۆز سڵاوی خوا لە جەنابی شێرۆخان و جەژنی پیرۆزیش جەژنی ڕەمەزانیش لێوێ بەڕێز و لە هەموو لایە پیرۆز بێ ئینشاءالله زەواجت کردو و بەڵێ ماڵی خۆتت هەیە بەڵام بۆ جەژن گەڕێتەوە ماڵی باوکت بەڵێ من و بابڵی ماڵی لەگەڵ ماڵی باوکم نزیکی لەیەکەوە بەڵامی تر جەژنان هەوا دینەوە و بەڕاستی یەکێک لە خۆشینەوەی کە کاتی خوانی بەیانیا بە تایبەتی کۆ ببینەوە و دابنیشین پێکەوە نان بخۆین کە تام و چۆژێکی تایبەتی خۆی هەیە مامۆستا دوای ناخواردن بەرەوکوێ ئەڕۆیت و چی ئەەکەیت ئێمە کەنانەکەمان خوارد دوای مەسافەیەک ئەمجا هەڵەستین لەگەڵ پیاوانی گەڕەکە کۆمەڵە خەولیاک و ئەبین و ئەم منتیقی کە نزیکە جەژنە پیرۆزیان لێ ئەەکەین و دوای ئەوەی ئەگەڕێن و ئێتر لەگەڵ کوڕەکانە لەگەڵ دایکی محەممەد وەتە هەچێنە توانیمان چەند کەسێکمان ئەچین ماڵە خزمەکان هەستی ڕۆژی جەژنەکە ئەگەڕێن یان ڕۆژێکی تایبەت وڵای زۆر جامە لە سێ ڕۆژەکەیەتی ئەگەڕێن بەس جای وایە مەسا دوانی ڕۆکە ئەچین دەبێ میوانشتمان دێ خۆمان ئەخینە دوانی ڕۆ داین بۆ ئەم لەولا هودا خانە سە سفرەکە هەستم پێکدەی کەمێک بێتاقەت بووی و هاوسەرەکەش مەسە سفرەکە نەبینی هێرۆخان وەڵا هاوسەرەکەم لە ئەمرەیە بەڵێ چۆن جەژنە پیرۆزەی خۆتی لێکەی لێرە توانین جەژنە پیرۆزی خۆت بنێری بۆ وەڵا جەژنە پیرۆزە لە هەموو مسلمانانی جیهان بە تایبەتی کوردستانەکەم جەژنە پیرۆزەش لەوەکەم داواکارم لە خوای گەورە تاعات و عیبادەتی لێ قبوڵ بکە ئینشاءالله ئەم جەژنە جیاواز بوو بۆ تۆ کە هاوسەرەکەت چ لەگەڵ مەبوو زۆریش کێ گەڕێتەوە وەڵا ئینشاءالله بەیان نادوو بەیانی ئینشاءالله جەژنی پیرۆز بێت و هەر لە جەژن و خۆشییا بێت و ئەویش لە گەشتێکی ڕۆحانی و خۆشیدایە بە هیوای سەلامەتی بووی دووبارە سڵاوتان لێبێ بینەرانی عزیز دیارە بەرنامەکەمان بە سپۆنسەری سەرەکی کۆمپانیای دۆلفینسی بەڕێوە دەچێت و پاشکەمێکی تر دیمەنی شاری سلێمانی لە ڕێگەی فلایکامی کەناڵی ئاسمانی پەیامەوە بۆتان دەگوازینەوە دیمەنی شاری سلێمانی دەخەینە سەر شاشەی پەیامەوە بۆتان و زۆر سپاسی خاتوسروە دەکەین کە بوونەمای ئەزیەت و ئازار بۆیان جەژنەکەمان لێ تێکدان ئەم ریپۆرتاژە ئامادەیاندا لەوەی کە لەگەڵ یانە حازر بکەین ینی ئیزنیاندا ئێمە لەگەڵ یان ناجەژم بکەین زۆر سپاسیان دەکەین بۆ یوای کە هەمیشە سفریان ڕازاوە ماڵیان ئاوادان بێت دەچمەوە لای میوانەکەم کاگڕزا دووبارە زۆر سپاس ماتڵمان کردیت زۆر جار بەشێک لە هونەرمەندەکان تەنها لە بۆنە مەراسیمەکەشڕ ڕەنگە بۆ نمونە بیری خەڵک بکەونەوە یا بۆ نمونە بەکار بهێنرێن و هەندێکیش هەر ئەسڵان فەرامۆش کراون ڕەنگە هۆکار بێن نزیک نەبن لە دەسەڵاتەوە نزیک نەبن لە خەڵکانێکەوە پارە و سامانیان هەبێ یا ئەو هونەرمەندانێسە دەبینن ئیشێکی غێری هونەری خۆیان دەکەن بەس لەبەروی کە بژین بەگشتی و دۆخە چۆن هەڵەسەنگێنی خۆت و ژیانی خۆت جگە لە یانی ئێستا هونەرەکەت بۆتە پیشە بۆت یان هەروەکو چێژێک بەکاری دێنی پیشەی ترت چی هەیە هەمیشە ژینگەی خراپی ئەم وڵاتە تەسیشی لە گۆرانی کردووە تەسیریشی لە هونەر کردووە هونەر بەو
ڕۆحێتە جوانە و بەو چێژە فراوانەی کە لە ڕۆحا هەیە هەمیشە تۆ ناتوانانی ئەدای بکەی لەبەرەوەی کە ژینگەیەکی لەبار نییە بەوەی کە تۆ بە کورتی با بڵێن خۆت خاڵی بکەیتەوە ئەوی کە هەتە ئەو ئەدایی کە هەتە ئەو شتێک کە لە ناخی خۆتایە هەڵی ڕژیت بۆ نمونە ئێستا ئێمە ئەو ژینگەی کە لەو وڵاتی ئێمەیە هەیە سیاسەتی خراپی وڵاتە وای کردووە کە ئەویش جیاکاری تیاکراوە گۆرانی بێژێکە باشە و ئەتوانێت لە ڕێگەی مەسئولێکەوە لە ڕێگەی کۆمپانیایەکەوە لە ڕێگەی سپۆنسەرێکی باشەوە بتوانێت سەرەکی مەسەن دەڕوا و پارەی هەیە یا مەسەن تێکەڵ دەبێت لەگەڵ خەڵکانێکی باڵا دەستاوە توانێت مەسەن هۆنەرێکی ئەوەی کە خۆی هەیەی بەکاڵ بە هەر نوعی بەکاڵی بە بەکچی بە هەر نوعی بێ ئەدایەکە کەچی سەرەکەی مەسەن کۆمە خەڵکی تریش گۆرانی باش و ئەدای باش و دەنگێکی چاک و زوڵاڵیان هەیە ناتوانن بەس تا چەندە بەشێکی ناتێت ئەو هونەرە بەجۆرەکان بە جۆرێک بەکاری بێنی کە پێچوانی کەلتورە کۆمەڵاتیە ڕستەنیە کوردیە ئیسلامیەکە بێت ئەمە ڕێگرە بۆی کە تۆ دەرنەکەوی یا ئەوانی کە پارە و سامانیان هەیە هونەرەکانی تر هونەرمەندەکانی تر بەرجەستە دەکەن لە کەلتوری ڕستنی کوردایەتی لایەن دەدەن ژینگەکە دەورە بینە ینی ژینگەکەی سێمە ژینگەی وڵاتی ئێمە حزبایەتی وای کردووە سیاست وای کردو یعنی شتەکان هەم پەرابێز خراون من کێم بڵڵ و کێ بە فکری من و کێ بە سیاستی من و کێ بە بەرژەوەندی من نەخوازێ ئەو کەسە مەوێت گۆرانیم بۆ بڵێ ئەمە تەئسیری لە هونەر و لە گۆرانی و لە ڕەسەنایەتیش کردووە بەڕاستی زۆر باشە هونەرمەند عادی توێ کاک ڕەزا ناوەڕۆکی ئەو شعرانەی کە جەنابەت دەیانکەیتە گۆرانی لە دەوری چیا سوڕێتەوە ئایا بۆ نمونە تۆ شێوازی ڕێککەوتنی شعرەکە کاریگەری ئەبێ لەوەی کەوا چۆن ڕێککەوتووە تۆش تا چەند توانین وەستایانەتە کار بکەیت و بیڵیتەوە یان بۆ منە ناوەڕۆکەکەی زیاتر گرنگە بەلای تۆ ئایا ناوەڕۆکێکی ئاینیە کۆمەڵایەتیە وەسفی سروشتە مناجاتە لەگەڵ خۆیان کامەیە کە زیاتر خۆت حەزت لێتی پەیوەندی بە دۆخی شوێنەکە و هێست ئێمە کاک جلال دەستەکانی خۆش بێ بەڕاستی منی بانگەوتی بە ئەم جارە لەسەر زەوق و سەلیقە و خواستی من شتێک بڵێ و هەم لەگەڵ جەژنی شابێتەوە ئێمەش بیرمان کردەوە کە گۆرانی دووەممان کە تۆماری بکەین لەسەر دایک بێت ڕۆڵ و گرنگی دایک تا چەند مەسەلەن دایک لە کۆمەلگایە ڕۆڵی هەیە لە هەورامانە تا چەند دایک بۆتە پێگەیەکی سەرەکی بۆ ژیان بۆتە سمبولێک هەمیشە مەسەن بۆنە و ئاینەکان مەسەن دەوری هەیە هەورامی و فۆلکلۆری هەورامی و کەلتوری هەورامی زۆر دەوڵەمەندە شاعرەکانمان شاعرە گەورە پایەبەرزەکانمان بۆ هەر چینایەتی و جیاوازیەک و بۆنە و ئاهەنگێک و ژینگەیەک شعری تایبەتیان هەبوو شعری تایبەتیان هەبووە ئێمەش ئەم جارە ینی هەوڵماندا کاک جلال ئاماژەی پێکرد پێشتوتی ئێمە بە ئەم جارە تایبەتی کەن بە دایکەوە بۆ دایکی ژێمە هەر گۆرانی تایبەتمان هەیە بۆ کەلتور بۆ ژینگە بۆ مناسبەتە گشتیەکان هەمیشە مەسەن جیاکراوەتەوە ئەگەر تێکەڵی بکەین ئێمە ئەمڕۆ باسی شتێتر بکەین بە گۆرانی خەڵک پرسیار دەکات دوای دەڵێ باشە جەژن لەکوێ و ئەوەی کە تۆتت لەکوێ وەنیێگەگرێتەوە ئەمڕۆ گۆرانێکە لەسەر دایک بێت زۆر پێم وایە جەژن دایگەر بۆ خۆی جەژن هەر لە نێو ماڵا هەبێت جەژنێکە بۆ خۆی جاوەرەکە بەیانیان سۆرابی سوپەیری ئەڵێ ئەگەر کەسێک دایکی هەبێ ینی بەیانیان بەدەستی دایکە چایە بخۆرەوە ئیدی تۆ مافی ئەوەت نییە لە ژیانان نابەختەوەربی قسەیەکی وای هەیە ئەو شاعیرە کەڵەمێردەی فارس کەواتە دایگەر بۆ خۆی لە کۆمەلگا هەر بوونی دایکواتە جەژن و خۆشی و شادی بۆ تەواوی تاکەکەن بێگومانیش دایک ڕۆڵێکی گەوری لە کۆمەلگایە هەیە ئێمە هەستەکەم هەمومان خەریکەیتر بەهۆی سەرقاڵی من بە ژیانی کۆمەڵایەتی و بە سەرقاڵی من بە خۆمانەوە کە خۆشمان نین بە خۆمانەوە کە خۆشمان نین هەریکە دایکمان بیرەچێتەوە خەریکە وامان لێ دەیتر بەڵام ئەم جارەی شەڵا هیوادارم بەم شیعرەی کاک بەڵام جارە نامێ بچینە سەر شارەکە دیارە ئەوەی کە دەبینرێت لەسەر شاشەی پەیامەوە دیمەنی ئێستەی شاری سلێمانیە کە لە ڕۆژی جەژنە لە ڕێگەی شاشەی پەیامەوە شاری سلێمانی دەبین کە دیارەوە بازنەی مەلیک مەحموودە لە شاری سلێمانی زۆر سپاسی ستافی فلایکامی کەناڵی ئاسمانی پەیام دەکەم سپاس بۆ کۆنتترۆل کە دیمەنە جیاوازەکانمان بۆ دەگوازنەوە بینەرانی عزیز دیارە ئێمە دەمانوێت ئەمڕۆ ئەم چەند کاتژمێرەی جەژن کە لەگەڵ ئێوەداین هەموو دیوەکانی جەژن هەموو کوچە و کۆڵانەکانی شارە جیاوازەکان هەموو
گۆشە نیگاکانی جەژنتان بۆ بگوازینەوە لە هەموو ڕێکەوە قسەی لەگەڵا بکەین دیارە ئەوەشی کە دەبینین دیمەنەکانی سلێمانیە کاگڕازیەوەش درێژە بە گفتوگۆکانمان دەدەین لەگەڵ هونەرمەندە بەڵام جارە نامێت بچینە سەر گۆرانی دووەم چووکە نامێت یەکسەر لە دەستم دەرچیت و جارێ ستۆدیۆکە چۆڵ بکەیت لەبەرەوەی کە جارە درێژە بە قسەکان قسەیەگە وەکو ڕخنەیەک دەگوترێ هەورانیەکان زۆر ئەنسولین و زۆر خۆپەرستن وەکۆڵێ تەنها شتی خۆیان بەرهەمی خۆیان ئەخوێنەوە گوێ بەی دیکە نادەن جنابەت وەکو هونەرمەندێک تا چەند وەکۆڵێ ئەمە تێپەڕ کردووە و شاعیرانی کلاسیکمان یان هەر شاعیرێکی دیکەی غەیری هەورامی زمانت لە گۆرانیەکان تا بەکارهێناوە هۆراوەی شاعیرانی دیکە ئێمە کە دەبینین دەچینە هەر کۆڕ و کۆبوونەوەیەک و هەر شوێنێکی تایبەتی گشتیەوە دەبینی مەسەلەن گۆرانیەکە یا فیستیڤاڵێکی کەلتوریە دەبین شتی ئەوروپی عرض دەکرێت دەبینی شتی تورکی عرض دەکرێت دەبینی بە ناوی شتی تورکیەوە دەهێنرێت و دەکرێت بە کوردی زۆربەی گۆرانی بەشەکانمان ئێستا ناویان ناهێنم مەسەن زۆرن خۆیان ناوەتە کەلتوری تورکی و دەینن بە ناوی سۆرانی ئۆتۆماری دەکەن فارسی دیانن بە ناوی سۆرانی ئۆتۆماری دەکەن ئێمە وەکو خۆمان یەک پێگەمان هەیە کێ دەتوانێت بێتە سەر ڕێچکەی ئێمە ماڵیەوە بێت کێش نایەت ڕخنەمان لێ نەگرێت ئێمە بۆ خۆمان یەک پێگەمان هەیە پێگەیەکی هەورامیە هەورامێچێتیە ڕەسەنایەتێکمان هەیە تا ڕادەیەک ڕاستە کە هەورامیەکان ئیتر ئەمە ئەگەر ناڵێن سلبیە ئیجابیە گرنگەوەی هەورامیەکان بەرگری لە کەلتور و فەرهەنگ و زمانی خۆیان کردووە بەرگریکردن لە زمان بەرگریکردن لە کەلتور بەرگریکردن لە خۆت لە هونەرەکەت مانەوەی خۆتە بەڵێ ئێمە ناچینە ئەچین بەرەو پێشەوە بەڵام دوهاش فەرامۆش ناکەین بەڵام کەلتوری خەڵکی شتیشمانەوێ بەڵام هیچ خۆمان هۆنراوەی غەیرە هەورامید لە گۆرانەکان تا بەکارهێناوە هێندەی ئاگاداریش بم گۆرانیەکت بۆ لیستی کۆمەڵی ئیسلامی و هەر بە شێوەزاری هەورامی بوو هەورامیشمان و تۆ سۆرانیشمان وتووە بەڵامی تر ینی ئێستا ئەگەر دەرفەت هەبێ و مەسەلەن بواری مادی باش بێت تۆ توانی گۆرانیەوەی کە خۆت هەتە بۆچی ئەوەندە دەبەسترێتەوە بە مادی پێویستان پێ بەڵێ گۆرانێک تۆ سەبتەوێت گۆرانێکی باش ڕتمێکی باش بە کۆلەتێکی باش تۆماری بکەی بودجێ دەوێت بەڕاستی داهاتێکی باشی دەوێت تا تۆ کولفەیەکی 15 زۆرەقیت دەوێت بۆ یەک گۆرانی تۆ تۆماری بکەی کە بەدڵی خۆت بێ کە مۆسیقی باش بێ کە کۆلەتی سەوتی باش بێ تۆ بتوانی بڵاوی بکەیتەوە بمێنێتەوە بۆ مێژوو نایمەسا وەکو ڕۆژانە دەتوانین مەسەن وەکو کۆمەڵە هونەرمەند هەیە ڕۆژانە مەسەرەن گۆرانی بڵێن و بەشی بیانی نەکا هەر بۆ ئەمڕۆ بێ سام گۆرانێمە کەم تۆ دانیشتون ئەدایەکەین بۆ ئەمڕۆیە بەڵێ کاک ڕەزا هەمیشە دەگوترێ هەورامیەکان وەشە گۆرانی بێژەکان ئەم دوو جیلە یا ئەم دوو چینە خەزنەیە یا گەنجینەیەکی پڕبەهایان لە قسەی خۆش و بەسەرهات و سەرگوزەشتەی باو باپیرانیان لایە پێم خۆشە بەسەرهاتێکی خۆش قسەیەکی خۆشم پێشکەشی ئەمە هم بینەرانی بکەین و بەرنامەکەی بکڕازێن زەردەخەنەیەکی زیاتر پێشەوەی کە بابیرێکی لێ بکاتەوە شتێک حازر بکە پەیامێرمان ڕامیار عوسمانمە لەگەڵ لە شاری سلێمانی کاک ڕامیار سڵاو لێبێ و جەژنت پیرۆز بێ و گەرنیشم ئازاکە دەبوو ئەمڕۆ منیش هاوکارت بوومایە لە دەرەوە ڕامیار ئەگەر گوێبیستم بیت بەڵێ جەلال من گوێبیستی تۆم سڵاوی خواتان لێ بێ جەژنتان پیرۆز بێ هیوادارم هەمیشە لە جەژن و خۆشییا بن جەژنە پیرۆزەی ئێمە بۆ تەواوی کارمەندانی کەناڵی ئاسمانی پێیان وە بۆ تەواوی مسلمانان لە سەرتاسەری جیهان و هیوادارم هەمیشە هەموو ڕۆژێکتان جەژن و خۆشی بێ لەگەڵ کاک ریاضە جەژن لە تۆش پیرۆز بێت ڕامیارگەم بە ناوی ریاضیشەوە جەژنە پیرۆزە لێ دەکەم و پێم وتی پێشترگەرنم ئازاکە دەبووم ڕۆمیش لە دەرەوە لەگەڵ چاهاوکار بووم بۆیە زۆر سپاس دەکەم گەرنم ئازاکەوە لە جەژن و خۆشیابی و پێم بڵێ لەکوێیت و جەژنی سلێمانی ئەمڕۆ چۆن دەگوزارێت بەڵێ ئێمە ئێستا لە چاودێری کۆمەڵایەتین لە خانەی بە ساڵاتچوان دیارە ئەو کەسانی کە لەو خانەیەن جەلال ینی کەسانی دابڕاون لە خانەوادەکانیان و لێرە جەژن بە شێوەیەکی زۆر جیاواز بەڕێواچێ ینی شێوەیەکی بێدەنگی هەیە ئەوانەی کە لێرەن چوونەتە تەمەنەوە و لەلاەن کەسوکاریانەوە هێنراونەتە ئەو خانەیە و تەمەنێکیان بەڕێ کردووە لە بەیانیوە من لێرەم لەگەڵ بەڕێز مامۆستا عومەر بەڕێبەری گشتی چاودێری کۆمەڵاتی سلێمانی ئەو تاکەمێک پێش ئێستا لێرە بوو بەڵام بەهۆیەوەی کە کاری بۆ دروست بڕۆشت بۆ نەیتوانی لەگەڵما بمێنێتەوە بەڵێ گوێم لێتە ڕامیار
بەڵێ وەکو ئاماژەم پێکرد بەڕێز مامۆستا عومەر نەیتوانی لەوە زیاتر چاوەڕێمان بکات لەبەر ئەوە ئەم بۆ کارێکی تر ڕۆژ دەستەردانی خانەکانی تر بکات بەڵام جەلال بەهۆی ئەوەشی کە لە ژوورەوە نەمانتوانی وەکو پێویست بەهۆی نەبوونی هەڵەکانی ئینتەرنێتەوە نێو بیناکە بگوازینەوە ئەوانەی کە لێرن ئەو کەسانەی کە بەتەمە ناچوون خسەیان وەربگرین بزانین کۆمنتیان چییە بەڵام من لە ژوورەوە قسەم لەگەڵیان ناکردووە تۆزێ بێتاقەتن بەڵام لەگەڵ ئەوەشە نقڵ و چکلێتیان داناوە لەسەر عەرەبانەکانیان لەسەر بڵێن لە ناو ژوورەکانیان ینی لە نێو یەکا جەژنە پیرۆزە لە یەکەکەن و ئەوەی کە خواست و ویستی ئەوان بوو و متابعام کرد لەگەڵ یەکە جەژنە پیرۆزە لە یەکەکەن و هیوای ئەوە خوازن بۆ جەژنی قوربان لە ناو خانەوادەکانیان جەژنە پیرۆزە یان جەژن بکەنەوە ینی ئەوە خواستێکی سەرەکی ئەوان بووکە بۆ جەژنی ئایندە لە ناو خانەوادەکانیان بن بەڕاستی وەکو ئاماژەم پێکرد لێرە جەژن تا ئەندازەیەکی زۆر جیاوازە لێرە سەردانیکردن نییە تەنها بە ساڵاتچوان لەگەڵ یەکە هاتوچۆی یەکەکەن لەم ژوور بۆ ئەم ژووروە جەژنە پیرۆزە لە یەکەکەن و هیوای ئەوە خوازن کە کۆتا جەژن بێت لە نێو خانەی بە ساڵاتچوانە ئێستا بن منە لە پشت منەوە بڵێن ئەم دادەیە هەیە یەکێکە لەوەی کە لە خانەی بە ساڵاتچوانە خەریکە جەژنە پیرۆزە لە مامۆستا ئاکات مامۆستا گیان سەلام عەلەیکوم ئەگەر جەژنە پیرۆزەیەکە هەبێت و جەژنە پیرۆزە لە کێیەکەی مەسەلەن ئێوە کە لێرن ماوەیەکە لێرن جەژنە پیرۆزە بۆ کەناڵەکەتان زۆر پێ خۆشحاڵ بووم وڵی بۆ سەردەم موسڵمانان جای ئەوەش بۆ دایکم گریانی تۆ بۆ چییە ماوەزەگیان یعنی بۆ جەژنە کەس و کارە ئەرە وەڵا هەست قەزمان نەبووم تووشی ئەو جەڵدێ بووم وا لێرە دوو مانگ و نیوە لێرەم من حەزمەکە لە ناگە جوگار نەبوومە ئێستا دەیخوای گەورە کار بۆ ئاسام کە مامۆستاگیان ئینشاڵڵا جەناب شتەگەڕیتەوە نێو خانەوادە و کەس و کارت وە پێیان شا دەبیتەوە جەلال ئەوانەی کە لێرن کاتێکە لەلایەن کەس و کار و کۆمەڵگەوە یەکەم بەهۆی ئەوەی کە دوورن لە کەس و کاریان و جارێکی دیکەش بەهۆی ئەوەی کە بەتەمە ناچوون وەکو دەوترێکە کەسێ بچێ بەتەمەنا تۆزێ دڵی ناسکە بێتەوە ئەحساساتی زیاتر بڵێن ناسکە بێ بۆیە لەبەرەوە کە هەر کاتێ ئەیان دوێنی خێرا دەستەکەن بە گریان ینی حاڵەتێکی زۆر بڵێن ناخۆشە ینی لێرە کە تۆ ئەبینی ئەم کەسانەی لێرن لە خانەوادەکانیان دابڕاون و جەژن بە دوور لە کەس و کار و خانەوادەکانیان نەکەنەوە بەڵێ ڕامیاریان وەک جەنابە داماژت پێکرد کە لەلایەن کەس و کار و کۆمەڵگەیانەوە دابڕێنراون لە کۆمەڵگە و براونەتە شوێنێکەوە بە نائومێدی و بێتاقەتی جەژن بەسەرە بن سەرنجی ئەوە داوە کە لەگەڵ ئەو بێڕەحمی و بێمروەتەی کەس و کاریان ئایا هیچ سەردانی کارێکیان هەیە دێنە خەڵوەتگەی پیریەوە سەردانیان بکەن هیچ نەبێ بۆ ماوەی 10 خولەک و 15 خولەک کە ئەوان تەمەنێک بەخێو مناڵیان بەخێو کردووە 9 مانگ دایک بە سکی پیرۆزی خۆی منداڵی بەخێو کردو ئایا هیچ کەس و کار و بووک و نەوەکانیان هاتوون سەردانیان بکەن کاگریاز نەخێر ئەوەی کە من لە بەیانیەوە لێرەم ئەمڕۆ کە یەکەم ڕۆژی جەژنە من نزیکەی کاتژمێرەکە بێت لێرەم لە خانەی بە ساڵاتچوان هیچ کەسێکم نەبینیوە سەردانی کەس و کارەکانیان بکەیان لێرە سەردانی و کەسانە بکە کە لە خانەی بە ساڵاتچوانن جگە لەوەش ینی خواستی ئەوان ئەوەیە ئێستا من وەکو ئەمەژەم پێکرد کە کاتژمێرێکە لێرەم زۆر داوای ئەوەکەن کە ئەوان بچن بۆ لای کەس و کاریان ینی لەگەڵ بڵێن بەرپرسانی خانەکانی بە ساڵاتچوان هەوڵەدەن بۆ ئەوی بچنە دەرەوەی خانەکان سەردانی کەس و کارەکانیان بکەن بنمونە هەیە لە عربەتە هەیە لە کفریە کەس و کارەکانیان داوای ئەواکەن کە بچنە دەرەوە بۆ نێو کەس و کارەکانیان بەڵام ینی بەهۆی ئەو کۆمەڵە ڕێو شوێن وە ئەو بڵێن ڕێکاری یاسانی هەیە لێرە ناتوانن ئەوان بچنە دەرەوە یان ئەبێ بە ئیجازە وڵاتی کەس و کاریان و کۆمەڵی ڕێوشوێنی تر هەیە کە من بزەبەت ینی لێرە جیاوازە خۆزگە مامۆستا عومەر لێرە وایە ئەو پرسیارانەمان لێ بکردن وازانیاکە ئەگەر منە ڕامیارکێ لە لایەنەکان سەردانی کردوون بە تایبەتی ئەوانەی کە تایبەتن بە تۆڕە کۆمەڵایەتیەکان لە چاودێری گەشەپێدان لەوێ کێ سەردانی خانەی بە ساڵاتچوانی کردووە ئاماژەت پێکرد لەوەی کە بەڕێز عومەر گوڵپی لەوێ بووە دیارە ئەو بەرنامەی هەبوو لە ساڵانی ڕابردوودا
بە درێژایی سێ چوار ڕۆژی جەژنەکە لەلایەن دەمایەوە ئەمڕۆ دەگەڕێتەوە ئەوەندەی کە لەوێ بووە و شوێنەی چۆڵ کردووەوە چیان بۆ کراوە ئامادەکاری بۆ جەژن لە خواردن لە چوکلێت ئەگەرەوەیان بۆ کراوە تا چەندە ئەوان ئەم ینی ئامادەکاریە بۆیان کەمێک لە خەمەکانیان دەڕەوێنێتەوە. ڕامیان ئەگەر گوێبیستی منی وتم کێ لەلایەنە پەیوەندیدارەکان ئەمڕۆ سەردانی ئەوەی کردووە و ئامادەکاریەکان بۆ ئەوان لە بسەر لە بەیانی جەژن لە خواردن و لە شیرینی چیان بۆ کراوە. دیارە پەیوەندیمان لەگەڵ ڕامیارە نەماوە. ڕاستی کاک جەلال زۆر بەداخەوە بۆ ئەو دیمەنە کۆمەڵگەیەکی بەڕاستی و شارەی حەزەتی مەحیم بیر دەکەوێتەوە کە دەفەرمێت تەڵەبی ڕەحم و مروەت لە دڵی ئەهلی زەمان تەڵەبی ئاوی حیاتە لە سەرابستانە دەفەرمێ بیابان هەر بۆ خۆی هیچ ئاوێکی لێ نییە چجایەوەی کە بگاتە ئاوی حیات کە دەگوترێ خدری زیندە خواردوێتی و ئیدی مردن بەرۆکی نەگرتووە ینی تۆرە دەفەرمێ داوای ڕەحم و بەزەی و مروەت و خۆشەویستی و سۆز لە دڵی ئەهلی ئەم سەردەمەی ئەمە بکەی کە مەحوی 100 ساڵ بەر لە ئێستاش فەرموویەتی وەکو وا بێ لە بیابانە تۆ داوای نەک ئاوی ئاسایی ئاوی حیاتیش بکەی. ئەو پیاو بوو واوە ڕەنگە ئێستا نەوەشی هەیە زۆر بەداخەوە فرمێز لە چاوەکانی هاتووە و خاڕە لەبەروی کە لە ماڵەکەی کراوەتە دەرەوە. بەداخەوە خی گەورە کۆمەڵگەکەمان لە بەرەو کۆمەڵگەیەکی بەرەو ئەوروپا چوون بپارێزێ لە وتاری یەکە لە بانخوازەکانان گوێم لەبوو دەڵێ پرسیاریان لە پیرێژنێکی پیری سویدی کردووە نەرویجی کردووە کە ئاواتی گەورە چێ فەرمیەتی 6 مانگە بە ئاواتەوەم لەلایەن نەوەیەکمەوە فاکسێکم بۆ بێ هەواڵ پرسیەک هەڵێ سەرنجام هەر لە خەڵوەتگەی پیریشدا سەری نایەوە و دوای 3 ڕۆژی ئینجا پێیانزانی بخوای گەورە کۆمەڵگەمان لەوە بپارێزێ. بچینەوە لای کاک ڕەزا. کاک ڕەزا چی تر بۆ حازر داوای ئەومان لێ کرد کە بەسەراتێکی خۆش لە گەنجین دیمەی تراژدی وابینی بەڕاستی بەداخەوە خی ناخە دەهێژێ دەڕاستی تۆ بیر دەکەیتەوە کە ئێمە هیچ نەدەبێ هەت وەک تۆزێک سوکنای بە دڵمانە بێت وەکو مرۆڤ بژین هەندەجار تۆ کۆمەڵێ دیمەی تراژدی دەبینی کە خۆتی بیرەکەوێتەوە کە تۆش دوجار ئەگەیتە ئەو چارە نووسەی کەنی کە سوکاری ئەم بەڕێزاننەوە و کوڕ و کچەکانیان لە فەقیری و نەبوونیەوە نییە ئەمانیان دەرکرێت لە نەبوونی ژوورەوە نەبووم پێم وایە مرۆڤ هەتا بەرەو هەراڵیەت و لوودبەرزی و پارەداری بچێ زیاتر لەگەڵ ڕێزمان بۆندێکیان زیاتر لە سیفەتی مرۆڤانەی خۆی نزیکتر دەبێتەوە قسەیەکەی دەگوترێ دایکێک ئامادەیە یا توانی بێتی 9 منداڵ بەخێوکە بەڵام بە 9 منداڵ ناتوان دایکێ بەخێوکەن یا باوکێک هەنی تەمەنێک لە زەجر و ئازار و ناڕەحەتیا ژیاوە لە پێناو و خۆشبەختی منداڵەکانیە زۆر جار پاروی چەوری دەمی خۆی گرتوتەوە بۆ لە پێناوی کە منداڵەکەی بیخوا بەڵام زۆر بەداخەوە بۆ ئەو دیمەنەی کە بینیمان ڕاستەکەی ئەوشمان بیر نەچێ ئێستا وەک دەگوترێت باوەیت سیلە ڕەحم خەریکە کەم بۆتەوە خەریکە والێ هاتووە هەمومان قەرزارین هەمومان قەرزاری کۆمەڵگاین قەرزاری خۆمانین قەرزایی دایک و باوک و خزم و کە سوکاری ومان لێ هاتوویت تۆ براکەت بە 2 مانگ جارە نبینی ئەشتوانی بیبینی بەڵام کۆمەڵێک دەرفەت ناگونجێ ئەم جیاکاریە و ئەم دوورکەوتنەوەیە زێرەرمان لێدا ئاومان لێ دەکات کە پیاوێک دوای چەند ساڵ هیلاکی و دوای چەند ساڵ ماندوو بوون ئێتە پەنا دەباتە بە گریان تەنیا گریان دەناسێت ئێستا بەڵام چەندە دەگەڕێتەوە بۆ پەروەردەی ڕەنگە ئەو باوکە لە سەردەمی خۆیان بۆ منداڵەکانی یا گرنگی شێوازی پەروەردە لە ئێستا کۆمەڵگایە چەندە گرنگە کە پێداچوونەوەی پێ بکرێەوە بە تایبەتی پەروەردەیەکی ڕەسەنی ئیسلامی بێت چونکە دیارە ئەوەی کە پێوەست بێ بە ئاینەوە هەر کەس پەروەردەیەکی ئاینی هەبێ هەرگیز ڕێگە بە خۆی ناکات نادا دایک باوکی لەسەر ئەو شوێنانە ینی دەستیان لێ هەڵگرێت و بەجێیان بێڵێت بەڵام دیارە دەچین لای ناوبڕێک و پاژەوەڵام پرسیارەکەی تۆژە دێن و باسی پەروەردەبینەرانی عزیز ناوبڕێکی کورد وەردەگرین و دەگەڕێنەوە لاتان ڕۆحێکی ئاسوودە و دڵێکی پڕ لە ئیمانەوە جەشنە جێڕین و شیرینی لێ خۆشبوون بەسەر بڕوادارانە ئەبەخشینەوە ماندووبوونی
مانگی ڕەمەزانە خەینە بوخچەی حەسانەوەی جەژنەوە. بەنامێ خوای گەورەی وینەرە وە شەویستەکە کەناڵ و ئاسمانی و پەیامی سڵام و خوای تاوە نەبوو جەهر لایە هەندێ بەبوونە و جەژنە و پیرۆزە و ڕەمەزانی وە پڕ بەدڵ جوانترین پیرۆزبایی تاوەنەکەردی. دووبارە سڵاوتان لێبێ بینەرانی عزیز ببورن دیارە بۆ دیمەنانە ڕەنگەیەوەشمان نیگەران کردبێت نامانوێت جەژنەکەتان لێ تێک بدەین دەچینە لای کاک ڕەزا بزانین چیتری بۆ حازرکردین بۆی کە پێشکەشتانی بکەین و دوا بە دوای بەرهەمەکەیمیش دێنەوە لای پەیوەندیەکانی هاوڵاتیان بۆی کە پرسیارێکی تریان ڕاستە بکەین. کاک ڕەزا چیت بۆ حازرکردوین و شیعرەکەت هیچیەیە؟ گۆرانیتەمان حازر کردووە لە شعری کلاسیکی خوا لێ خۆش بوو کاک یاوەر هەورامی ناسراوە بە ئیبراهیم عەبدولکەریم هانە قوڵی با بڵێین کە بەکارە ساتێکی کتۆپڕ لەم ماوەیە وفاتی فەرموو لەسەر دڵی جەنابەت و کۆمەڵێک خۆشەویستی تر پێمان خۆش بوو کە شعرێکی ئەویشی تیابێت و ئەم شعرە بەسەرهاتی ژیانی خۆیەتی پەیوەندی خۆی و دایکێتی دایکی لە جێگە و مەقامێکی جوانەداناوە بەم شعرە. ئێمەش پێشکەشیەوەی خۆشەویستەکەین و دەستخۆشی لە کاک ئەحمەد کەریمیشەکەین کە بەڕاستی بیرمان نەچێت کە هیلاک بوو لەگەڵ تۆماکردنی ئەم گۆرانیە لەگەڵمانە. ئەوکوتم شعرەکە هیاوەر هەورامیە و انشاءالله کە مناسبەکەشمان هەر سیلی ڕەحمە و جەژنە و ئەو بابەتانەیە و من لێرەشەوە سڵاو ڕێزەم ئەگەێنم بە هەموو دایکی خۆشەویستی ئەم نیشتیمانە بەوانەی کە غەریبن و ئاواتن بەم جەژنە بگەنەوە بە دایکیان بەوانش کە دایکیان وفاتیان فەرمووە چونکە دایک ئەگەر لە کۆمەڵگایە دایک ڕێگە و پێگە و تایبەتمەندی خۆی لەدەست بە هەومان دەڕوخین. هیوادارم ئێمە بەم جەژنە هەومان بچینەوە گەردنی دایکمان ئازاکەین بچینەوە ماچی سنگ و بەرەوک و باوەشی دایکمان بکەین چونکە باوەشی دایک جوانترین باوەشە. زۆر باشە دەچینە سەر بەرهەمەکە گەرمایکە وەرگری کاک ڕەزا دەچین لای بەرهەمەکەت. یار و ڕێنگینێ سارەکە ژکۆ ئەمە خەیاڵی ئایا دوتۆ ئەمە خەیاڵی ئایا دوتۆ ئارو ڕەنگینێت خوازی سارا و کێشوکووە ئەمە خەیاڵمی ئایا تۆوە ئەمە خەیاڵمی ئایا تۆوە ئایا گیڵات خوازیز کردە بێڵێ وارێ چەنەر زیابی شەوی شێوبی دارێ تۆ قەسەرگیوە خوازیز پۆشابێژێ وارێ ئەواری چۆڵێ کەوتە بێپی وارێ ئۆنوسانی سێر خوازیز پەشتەکەوێ میوێرویە تێکەڵمیە بێ چنور چێنی لویە تێکەڵمیە بێ چنور چێنی لویە سەرێوەم کیشت خوازیز بیرەگاکێتەوە
پڕفەرش بێن چنی بژانێ شێبووە هێتەوە نەوتەوێت خوازیز کۆکۆلی وانیە چون ماوە تۆ بێ عاجزێنێ بیاوانیە ئاخاڵوسانێ خوازیز توی لایش کۆنەوەیە نەدڵما چۆێز نەبوو کۆنەوەیە هیچ نوریا سەمیێت خوازیز بژانێ شێبووە پەوشیم گەرەکە مڵۆبێوە تۆوە کەمێنیش تارێت سەکۆکێتۆنەوەیە دیم هەراڵە برەمی هەڵسێمێت جۆنەوەیە سوور هەراڵێت خوا سوور ئاگوڵێ زێردیە گوڵگوڵ و تاڵتاڵ کردم بۆ کردیە ئەرکۆلوانی ئاهەردێ هەریدێ ئەلاگیان ئەلا بۆ سینەوێ تۆ دێ ئەلاگیان ئەلا بۆ سینە تۆ دێ إنوا قلا تو بوكردي يا خدا قلي فيك بريلي بريدي أنا تير أنا تير ما أروى مزارو قل كل بقولا داروى مزارو قل كل طالا بقولا داروى دەستەکانت خۆش بێ کاک ڕەزا زۆر سپاس هەمیشە دەنگت زۆڵاڵ بێت لێرەشەوە من دەستی هەرچی دایکەیە ماچی دەکەم لێریشەوە دوعاکەم کە ئەمڕۆی لە هەموو ڕۆژێک خۆشتر بێ لەناو گۆڕەکەی بێتە گۆڕێک لە باخێک لە باخەکانی باشگاگی ئاور هەورامی بە ڕەحمەت بێت خوا لێی خۆش بێت ئینشاءڵڵا دیارە پەیوەندیمان ئامادەیە دەمەوێت بچمەوە لای هاوڵاتیان کە پەیوەندیان کردووە بۆی کە پرسیارەکان لێ بکەین شۆخانمان لەگەڵە لە ئەحمەداواوە شۆخان خان سڵاو لێبێ و جەژنت پیرۆز بێت خۆتان لێبێ جەژنی ڕەمەزانتان پیرۆز بێت ڕۆژ و تاعاتان قوبوڵ بێ و هەر لە جەژن نابین هەمیشە ئینشەڵڵا ڕۆژووی هەموو مسلمانانی گیان خوا قبول بکە ئینشەڵڵا ئامین لە تۆش پیرۆز بێ و تاعات و عیبادەتی هەموو لایەک و تۆش قبول بێت ئینشاءڵڵا پرسیارێکی تازەمان داناوە پرسیاری پێشووتر نەماوە ڕەنگە ڕاوێژێکی زۆر لەگەڵ دەوروبەرەکەتا کردنەوە وەڵامی ڕاستی پرسیاری پێشوو بۆیە پرسیارەکە دێتە سەر شاشەکە و یەکەمین درەخت کە لەسەر زەویدا نێژرا چه درەختێک بوو؟ ببوورە کاک جەلایەک دەقە باسمانێتی تەلەڤیزیۆنەکەوە یەکەمین درەخت کە لەسەر زەویدا نێژراوە چی بووە؟ کام درەخت بووە؟ دارخورما بە پرسیار لە منی مەکە دارخورمات بۆ بنووسم؟ بەڵێ بە پرسیار لە منی مەکە ینی دارخورما بە شێوازێک بڵێم ئایانە دارخورمات بۆ جێگیر کەم تەواو یان دەیگۆڕی بە درەختێکی تر بەڵێ بەڵێ دارخورما زۆر باشە دارخورمات بۆ دەنووسم بۆ هیوایە کە وەڵامەکەت ڕاست بێ دەچینە لای پەیوەندیەکی تر بزانین کێمان لەگەڵایە ئەگەر پەیوەندی ترمان لەگەڵا بێت بزانین کێمان لەگەڵایە لە برایانی کۆنتڕۆڵ ئەگەر پێم بڵێن کێمان لەگەڵا کاک وەهاب لە هەڵەبجەوە لەگەڵمانایە کاک وەهاب سڵاو لێبێ و جەژنت پیرۆز بێت دیارە پەیوەندیەکەی کاک وەهاب قەتع بووە شادیمان لەگەڵایە لە ڕانیە شادی خان سڵاو لێبێت و جەژنت پیرۆز بێت سڵای خوا لە ئێوەش جەژنتان پیرۆز بێت
شادی خان پرسیاری ئەومان هەیە کە یەکەمین درەختێک لەسەر زەویدا نێژرا بێ چ درەختێک بووە؟ ئەو هاوکاری تێدا نییە؟ هاوکاریمان نییە و تەنها وەڵامی ڕاستی ئەوەتە تەنها وەڵام لە تۆ وەرەگرین و بژاردەش لای خۆتە. هاوکاریەکەی هێشتا درەختەکە ماوە. لە سەرچاوە ئاینیەکانە هەیە کە حەزرەتی ئادەم و خێزانەکەی لە چ شوێنە دابەزیونەتە سەر زەوی و ئەو شوێنەش تا ئێستاش گرانترین خورمای بەداخەوە وەڵامەکەی وت کاک ڕێاز بۆیە پرسیارەکەم دەگۆڕم بەڵام چووکە تیرۆپشکی تایە وەڵامی ڕاستت بۆ دەنووسم ئاساییە لەوە دیارەپەنی کاک ڕێاز بوو بەڵام پرسیارەکەم دەگۆڕم بۆ پەیوەندیەکانی تر سپاس شادی خان سپاس بۆ پەیوەندیەکەت دیارە ئاسانکاریەکەت بوو بە وەڵامی ڕاست بۆت سپاس دەکەین ئەگەر پەیوەندی ترمان هەبێ پرسیارەکە دەگۆڕین بۆ پرسیارێکی تر دیارەمە کاک ڕێاز وەڵامەکەی بۆ کەشف کردین دەستەکەمان کەشف بوو وێ دەچینەوە لای کاک ڕزا تاو کاتێک کە پەیوەندی ترمان هەبێت کاک ڕزا دەرفەتی تر دەبێ شتی ترمان پێ بڵێیت بەسەرهاتێکی خۆتمان بۆ باس بکەوەمان هەربیر چوویەوە بەسەرهات بەڕاستی هەندێجار دەچیتە شوێنێکەوە تۆتر قوفڵە بێلەوەی کە بەسەرهات بیگەڕیتەوە یا ئەو بابەتانە چونکە بەسەرهات زۆرە بەڵام هەندێجار ئێستا یان مەسەرەن لە بیرمان نایەتەوە یا چۆن بڵێم بەسەرهات زۆرە بەڵام ئەوەندێ بزانم بەسەرهاتی باشتێ وەڵای تر لە خزمەتانم چیمان بۆ باس دەکەین وڵای جا هیچ ئەمێ باس نەکەم یانی بەڕاستی چونکە شتەکان زۆرە و دوای برادران ئەگەر باسی بکەین برادران گلەیمان دێتە سەر لە بەسەرهات دوای بەدوایەوە یەکسەر جەژنە پیرۆزیان لەکەین بەڵام پەیوەندیەکەم لەگەڵ شتەکەم دەبێت بۆ باس بکەیت نزامان لەگەڵایە لە سلێمانی و نزاخان سڵاو لێبێ و جەژنت پیرۆز بێت عليكم السلام نزاخان نزا بچکۆل حازری پرسیارەکە داڕاستە بکەم نزاخان زۆر باشە حەزرەتی یوسف عەلەیهی سەلام چەند ڕۆژ لە ناو بیرەکەدا مایەوە دیارە چیرۆکی یوسف هەمومان بە تایبەتی لە درامای یوزارسیفا بینیومانە کە براکانی دەیخەنە ناو بیرێکەوە چەند ڕۆژ لە ناو بیرەیە دەمێنێتەوە چەند ڕۆژ اختیاریتیان نییە نامێ اختیارەکە ئاسان کارێکەش بدەمەوە دەستی کار ڕاست پرسیارەکەم کەشف بکات وەڵامەکەی چەند؟ واتە سێ ڕۆژەکەت بۆ جێگیر بکەم؟ چەند؟ نزاخان؟ ئێستا یەک ڕۆژ بێ یا سێ ڕۆژ بێت؟ زۆر باشە نزاخان دێکەمە یەک ڕۆژەکە بۆت بۆ هیوایی کە وەڵامی ڕاستت بەدەستێ نابێت و بەشدار بی لەو خەڵاتانی کە کۆمپانیای دۆلفینسی ئامادەی کردووە بۆتان دەچمە لای پەیوەندی دوای نزاخان کوێمان لەگەڵە لەکوێوە بیلالمان لەگەڵایە لە قەزای خەباتەوە کاک بیلال سڵاوە لێبێ و جەژنت پیرۆز بێت ئامادەی پرسیارەکە بکەم لەوەی کە دیارە پرسیارەکەش لەسەر شاشەیە حەزرەتی یوسف عەلەیهی سەلام چەند ڕۆژ لە بیرەکەدا مایەوە چەند ڕۆژ لە ناو بیرەکەدا مایەوە وەڵی ئاسانکاری بڵێم چی چونکە بە حکمەوەی کە ڕۆژێکەکە تەحدیدی بکەم لەوە ئاسانکاری تر یەک ڕەقەمیە چەند ڕۆژ؟ سی ڕۆژ من ئەڵێم یەک ڕەقەمیە سی ڕۆژەکەت بۆ جێگیر کەم؟ سی ڕۆژ؟ واتە مانگێک زۆر باشە بۆ هیوایی کە وەڵامەکەت ڕاست بێ بەڵامی ترەوە هیواتان بۆ خوازم چونکە بە هەمووتان بڵێم وەڵامی ڕاست دیارە وەڵامی ڕاست یەک وەڵامە سی ڕۆژ بۆ دەنووسم زۆر سپاس دیارە من میوانی ترم دەبێ بڕگەی تری بەرنامەم دەبێ بەڵام پێشێک کە پەیوەندی بچمە لای پەیوەندی تری هاوڵاتیان دەمەوێ ماڵاوی لە کاک ڕزا بکەم بەڵام زۆر بە کورتی شتەکەم بۆ باس بکە وەڵای جا بە بیخێنە کاتی تری ئینشاءڵڵا زۆر باشە کاک ڕزا ئێستا لە بری
شتە خۆشەکە هیچ شتێکی ترمان پێشکەش ناکەیت هیچ شتێکتان پێشش ناکەم لەوەی کە جژنەوە منیش کاتم کەمەوە ڕۆم بەلای ماڵ و ملاڵ و باوک و دایانی کۆنتترۆل الحاحی زۆریان نەکردنەوەی کە شتێک خزمەتتان ئینشاءڵڵا بۆ کاتێتر لە خزمەتیان نابم ئینشاءڵڵا گۆرانیمان زۆر هەیە ئینشاءڵڵا بۆ نەوە مناسب بۆ ئینشاءڵڵا بۆ جژنی قوربان قەرەبووتان بۆ بکەینەوە ئینشاءڵڵا زۆر سپاس دەکەین کاک ڕزا منیش لە کۆتاییەکەی با بیکەم بە هەورامی و برادران لێمان زویر نەبن برادرانی هەورامان زۆر باشە ئەم لاو جەماعەتی هاوپیشەکانم جژنە مەبارەکی جەگل لایە کە ئینشاءڵڵا هیوادار نای جژنێ بۆ مایی وەشبەختی و بەختەوەری پێگل لایە سپاس پێ کەناڵ و ئاسمانی پەیامی کە بەردەوام هەمیشە خەموەر و گۆرانی و خەموەر و هەرمانەوە بێشا بەڕاستی دەست و شتا سەنەکەر و سپاس پێی کاک ئەحمەد کەریمی کە هاوکارمان بە پێگۆرانیەکەوە سپاس پێی کاک یاوەری ڕەحمەتی و کاک هیوا زەڵمیش باواشمی و سپاس و کارمەندەمان دووناسە کاکەر و کاگەڵ بەکری و ئابرادرەوە شویسەیە کە پشتی کامێرە و ئەرکشا کێشان دەستوشی پێ جەنابی تاو سپاس پێ کەناڵ و ئاسمانی پەیامی و دووبارە جەژنە و ڕەمەزانی جەگل لایەوە پیرۆزە بوو خوا کە ڕۆژمای فرە وەشحاڵ کردیمێ خێر بەیمەش بە هەورامی وەڵام بدەمێ چێگەوە ینی چێش بە خێزانیت ماتی وڵای جەژ مارەکە هیچ نەلای چووکە ڕەنگە پیانەوە سوورێشت بلێ وڵی من هەڵا هیچ لایەنە لەنە ئێستا پێ بگەم لێ جارێ منە ناوە هەسوورم یانەوە سوورێم نزیکە شائشا بەسەر کردوەتی شەڵام ملۆ پێ ئەولای ملو پێی ماڵە گەورەکەی یانە گەورە یەکەم زۆر باشە کاک ڕزا زۆر زۆر خۆشحاڵین بەسەراتی سەر چاڵمان خۆشحاڵین هەر لە جەژن خۆشیان ماڵ چاوە بینەرانی عزیز ناوبڕێک وەردەگرین لە بڕگەی سێەم و میوانێکی تری تایبەت و ئازیز و خۆشەویست پێتان شاتە بینەوە لەگەڵمان بمێننەوە. دووبارە سڵاوتان لێبێت بینەرانی عزیز دیارە بڕگەی سێەممان تایبەتترە بە میوانێک کە لەسەر تەندروستیمان قسە بکە ئەویش کا دیارە دوای مانگێک لە خۆگرتنەوە لە خواردن ڕۆژێکی پڕ لە خۆراکمان لەبەردەمایە دەمانوێت لەگەڵ میوانێکی زۆر عزیز دکتۆر هیوا دکتۆر گیان فەرموو تەشریف بێنە زۆر بەخێر زۆر بەخێربی زۆر خۆشحاڵ بووین جەژنێکت پیرۆز بێت لە خۆشی جەژنابیت بەخێربی کاکسۆر زۆر بەخێربی زۆر سپاس دەکەین پێشە هەموو شتێک گەردنمان نازا کە جەژنە بۆیە کاتێکە لە کاتی هەر کەسێک دەگرین دەبێت گەرد نازایی لێ بکەین سەرەتا جەژتان پیرۆز بێ جەژن پیرۆزە لە بەڕێستان و لە هەموو کارمەندان و بەڕێزانی کەناڵی پەیامەکەم جەژن پیرۆزە لە هەموو هاوڵاتی و هاونیشتمانیانی کوردستان و وڵاتی عراقەکەم داواکارم لە خوای گەورەم جەژن بکا بە جەژنی پڕخێر و بەرەکەت و بێتەوە مای خۆشی و گەدن ئازادی و هەموو لایەک و هیوای تەندروستی ساق بۆ هەموو لایەکە خوازم. زۆر سپاس دیارە کاک دکتۆر سەرۆکی سنتەری هەر سوودجگەرە لە سلێمانی بۆیە دەمانوێت یعنی تایبەتی بکەین بابەتەکەمان لەسەرەوەی کە مانگێک خۆگرتنەوە لە خۆراک دکتۆر ئەمڕۆ خۆراکێکی یان ڕۆژێکی پرخۆراکە بان وا خواردەمەنیەوە لەسەر سفرە و سفرەکانمان ڕازاویەوە جۆرەها شیرینی بە تایبەتیش منداڵ ڕۆژی منداڵە لە شیرینی خواردن. دکتۆر گیان زۆر زۆر بەخێر بێت دووبارە پێم خۆشە بزانم زۆر جار خەڵکی هەر ڕاستەوخۆ لە ئەوەی کە پێیان نایە ناو جەژن جۆرێ لە تووشی ناڕەحەتیە بن بەهۆی زۆر خواردنیان لە دوای مانگی خۆگرتنەوە تووشی بۆون ئازاری مەعیدەیە جۆرێ لە تێکچوونی مەعیدەیانە بن هەر لە سەرتاوە ڕێنمایی چۆنەکە مرۆڤەکان هەوڵ بدەن هاوسەنگیەک لە نێوان خۆگرتنەوە لە خۆراک لە ڕەمەزاندا و کەوتنەوە ناو خۆشی و خود زۆربوونی خۆراکان و کاکجلا فەرمووی چۆن ئەم هاوسەنگیە دروست بکەن بۆ ئەوەی کاریگەریەکی ئەوتۆی لەسەر تەندروستیان دەبێت. زۆر سپاسی بەڕێستەکەم وەکو سەرەتایەکەمەوە پێ بڵم کە من سەرۆکی کۆمەڵی کوردستانی بۆ نەخۆشەکانی هەر سوودجگەر نەک سنتەری سلێمانی بەڕێزن لە ڕاستیات زۆر گرنگت لە جژنی ڕەمەزانە بە تایبەتی کە جژنێکە لە دوای مانگی ڕەمەزان ڕمانگی پیرۆزی ڕەمەزان دێت پێویستە هاوڵاتیانە و ڕاستیە بزانن کە جژنی ڕەمەزان جیاوازیکی زۆری لەگەڵ جژنی قوربانە هەیە بۆی کە تۆ مانگێک لەسەر سیستەمێک بەردەوامی گۆڕانکاریەکی زۆر گەورە لە جسمی مرۆڤ کراوە لەو مانگەیە کە ئەگەر بە شێوەیەکی زانستی ئەو موسڵمانانە توانی بێتیان بە شێوەیەکی زانستی و بە شێوەیەکە
کە ئیسلام داواکات بە ڕۆژوو ببن لەو مانگەیە کە بە هەموو پێوەرەکان پێوترێ ڕۆژبوونی تەندروست واتە ئەو ڕۆژوگرتنی کە ئێمە لە مانگی ڕەمەزانە وەکو مسلمان گرتومانە پێوتێ ڕۆژێکی تەندروست واتە سوودێکی زۆرمان بە تەندروستی خۆمان گەیانەوە ئەم مانگە گۆڕانکاریکی زۆر باش لە پێکاتەکانی لاشەی مرۆڤ ڕوویاوە زۆربەی زۆری سیستەمەکانی لاشەی مرۆڤ چاکسازی و گۆڕانکاریکی باش ڕوویا بە تایبەتی سیستەمی هەرسوجکار کە لەو مانگەیە جگەر لەو هەموو ماوادە زیان بەخش و ژەهراویانە ڕزگاری بووە بۆیە کە کاتێک جەژنی ڕەمەزان دێ پێویست دەکات هاوڵاتیان بزانن نابێ ڕاستەوخۆ لەسەر ینی ئەو نەمەتە بشکێنن بە تایبەتی کە لە ناو کۆمەلگای کوردەواری خۆمانە وەکو عرف و عادەت خۆتان نەزانن بەرەبیانی جەژن خواردنێکی قورسە خورێت کە ئەو خواردنە ڕاستە بەشێکە لە نەریتی کۆمەلگای ئێمە و جوانیەکی ئەم کۆمەلگایە بەڵام ئەبێ ئەوەش بزانین کە لە ڕووی تەندروستی شۆگەر بێت و ئاگامان لە خۆمان نەبێت مەترسیکی زۆر لەسەر سەحەتمان دروستەکە بە تایبەتی ڕێژەیەکی زۆر لە شیرینی و لە پێکاتەکانی کاربایدات بخۆین بە تایبەتی نوقڵ و نەستەلە ئەو بابەتانە کە ئێستا زۆر خەڵک لە ڕەمەزان لە جەژنی ڕەمەزانە بەکاریێنێ. کاک دکتۆر ئەم خراپبوونی تەندروستی ڕۆژوەوانان یا ئەو کەسانی کە لە بەربیانی جەژندا ئەو خواردنە خۆن پەیوەندی بە زۆری ڕێژەی خواردنەوەکەوە هەیە یان بوونە ئەو نەبوونی ڕێخستنێک لە نێوان جۆری خواردنەکاندا ینی چۆن مرۆڤ ئەم هاوسەنگە دروست بکە ئایا چۆنی خشتەیەکی دروست بۆ خواردنەکانی دابنێ کەوا تووشی ئەم حاڵەتە نەبێ ئێمە وەکو لە هەوڵ لە سەرەتاوە باسم کرد لە مانگی ڕەمەزانە بە درێژایی مانگێک ینی گۆڕانکاریکی گەورە لە ژەمی خواردن و لە سیستەمی خۆراکمان ناکەین لە سیستەمی خەومان ناکەین لە چالاکیەکانمان ناکەین بۆیە کاتێک کە تۆ یەکەم ڕۆژی جەژن ئەمە هەمووی تێکە دەیت و ئەچیتەوە سەر شێوازێکی بەدەر و جیاواز لەوەی کە پێشووتر پێڕەوت کرد و حتا پێش ڕەمەزان گرفتەکە لەوایە ئەگەر بێت و این بکرێت ینی هەڵی تیا بکرێت بۆیە پسپۆڕانی بواری تەندروستی خۆراکی پسپۆڕانی باری هەرسوجگەر باسی سێ خاڵی زۆر گرنگەکەن لە جەژنی ڕەمەزانە بە تایبەتی لە جەژنەکانە بەگشتی ئەویش خاڵ یەکەم ئەوەیە ئەبێ ئەو حقەتە بزانین نابێ ڕاستەخۆ هەنگاوێکی درێژ هەنگاوێکی قورس بنەی بۆ گۆڕانکاری بکەی لە خواردنتا واتە تۆ لە پێش ڕەمەزانە لە ڕەمەزانە پارچێوان خواردنێکی سووکە خواردووە ئێواران کەمی خواردووە بە هێواشی چێتە سەر خواردنەکان نابێ یەکەمی ڕۆژی جەژن دەستکی بە خواردنی بڕێک خواردنی زۆر بە تایبەتی ئەو خواردنانەی کە بڕێکی زۆر و زیانتیایە بە تایبەتی مادە کاربۆهیدراتەکان وەکوتم شیرینی ئەو بابەتانە کێک و نەستە لە ئەو بابەتانە دووەمینیان کە زۆر تەرکیزی لێکەن ئەوەی ئەبێ لە جەژنەکانە ڕێژێکی زۆر شلەمەنی خۆینەوە بۆچی ڕۆژێکی زۆر شلەمەنی خۆن بۆی ئەو شلەمەنێ بە تایبەتی ئاو وا بکە مرۆڤ کەمتر خواردن بخوات و بێتە هۆی فرێشکردنەوەی سیستەمی سووری خوێن لە مرۆڤ سووری خوێن بەباشی بچێ بۆ گەدا بەباشی بچێ بۆ دڵ و سووری خوێنی مرۆڤ مەشغوڵی گەدەی مرۆڤ نەبێت بە خۆراکێکی قورسەوە چونکە کاتێکە تۆ سیستم گەدەت پڕەکەی لە خواردێکی قورس ئەمەوە ئەکا کە تەرکیزی هەموو خوێنی لاشەی مرۆڤ بڕۆ بەرەو گەدە لە ئەنجامە چالاکەکانی لاشەی مرۆڤ بێنازەبن بە تایبەتی دڵ بە تایبەتی گورچیلەکان بە تایبەتی جگەر ئەم سیستەمانە لە ئەنجامە مەترسی ئەوە لێ ئەکرێەوە لەو کەسانەیە کە خوا نەخوازە تووشی حاڵەتی جڵدەی لەپڕ بن خاڵی سێم و گرنگتر لەوەی تر ئەوەی ئەبێ سیستەمی خەو و وەرزشکردن لە جەژنەکانە مرۆڤ تێکی نەدا چونکە وەکوت لە هەوڵە باسم کرد مرۆڤ لە مانگی ڕەمەزانە سیستەمی خەویشی تێکەچێ وانە بۆ بەتایبەتی لە دەشەی لەیلەتول قەدرا بۆیە باش وایە لە ڕۆژەکانی جەژنە هەر بتوانێت کەمێکیش بێت ئیسراحەت بکات بەتایبەتی پێش جیاوازیەکی وای نەبێت لەگەڵ هی ڕەمەزانە بەڵام زۆری کاکتۆر کاتێک ئەو خەوە دەیەوێت بیکا کە خواردنێکی زۆری خواردووە بەتایبەتی کەوێتە دوای نیوەڕۆ یا دوای نانی بەیانی کە ماڵەکان دەگەڕێ دێتەوە خواردنێکی تریش دەخواست گەل لە شیرینەکان ئەمجار دەیەوێت سەرخەوێک بشکێنێت کاک جەلال من پێم وایە ئەوەی کە ئەم پەیامی گەورەی جەژن بریتە لە ئاشکردنەوەی لایەنی کۆمەڵایەتی دڵخۆشبوونی مسلمانان سەردانی یەکتری فرسەتێکی زۆر گەورەیە بۆ زۆربەی خەڵکە لە کاتەکانی ترا ئەو فرسەتی دەست ناکەوێت ئەم فرسەتە بەڕاستی فرسەتە بۆ تەندروستی مرۆڤیش کاتێک تۆ هەر لە کۆڵانەکەی خۆتە دوای ژەمێکی قورسی جەژن ئەچی سەردانی ئەو 15 ماڵی دەوروبەرتەکەی ئەمە وەرزشێکی زۆر باشە نزیکەی تۆ لەوانەیە کیلۆمەترێک بگەڕی لەو دەوروبەری خۆتە ئەمە یارمەتیدەرێکی زۆر باشە بۆ تۆ کە
کە ئەو خۆراکی خواردتە هەرسێکی پێشڕۆی بیتەوە دەست ئەکسە ڕاستەخۆ بخەویت ویان لە چالاکی دوورکەویتەوە بۆ یەوکوتم جەژن پەیامێکی خۆی وەکو لایەنە کۆمەڵایەتەکەی لایەنە ئاینەکەی لایەنە خۆشەویستەکەی کە لە ناو کە سوکارایە لە ڕووی تەندروستیشەوە ئەتوانی سوودی لێوە بگری بەمەرج ئەو چەند خاڵی کە باسمان کرد هاوڵاتیان جێبەجێ بکەن. زۆر باشە کاک دکتۆر ئەو خواردنە دروستانە کامانە یا ئەو خواردنانە کامانە کە بۆ تەندروستی مرۆڤ هەم شیاون و هەم تووشی ئەو حاڵەتە تەندروستی ناکەن کە بۆمنە زۆربەی خەڵک پێوە ئەناڵێنێ بە تایبەت لە ڕۆژەکانی جەژندا. لە ڕۆژەکانی جەژن ئەگەر پرسیارەکە بەم شێوازە لێ بکەین چی نەخۆین بە شێوەیەکی سەرەکی باش وایە هاوڵاتیان لە دوو پێکاتی سەرەکی خۆراک دوورکەونەوە پێکاتی کاربۆهیدرێت شیرینیەکان بە تایبەتی و گوتم نوقڵ و نەستەلە و شەربەت و ئەو مەشروباتە غازیەکان ئەمانە گرفتی زۆر گەورە بۆ تەندروستی دروستەکەن بەوەی کە بڕێکی زۆر غازات لە ناو گەدەی مرۆڤ دروستەکەن ئازارە دروستەکەن لە بەشی سەروی کۆندامی هەرسا ناڕەحەتی دروستەکەن لەو کەسەیە لە هەمان کاتە ئەم بڕە شەکرە کە ئەچێتە ناو گەدا بە خێرایی هەڵەمژرێت لە دۆنزەگرێ و لە گەدەیە لە ئەنجامە زەختێک و پاڵەپەستویەکی زۆر ئەخاتە سەر پەنکریاسی مرۆڤەکان کە بەوەی پێویستەکە ڕێژەیەکی زۆر ئینسۆلین بڕژێنێتە ناو خوێنەوە بۆ ئەوەی کە یارمەتیدەری هەرسکردنی ئەم بڕە شیرینە بات ئەم بڕە مادەی کاربۆهیدرێتە بات لە بەرەنجامی ئەمەیە چی ڕۆدا کەسەکە ئەبینی لە پڕ دوای ئەوە شەکرەکەی پێویستی بە ئینسۆلینێکی زۆرەیە شەکری دائەبەزێت تووشی حاڵەتێکی هەست بە گێژی و بە بێتاقەتی ئەکات کەواتە دوورکەوتنەوە لەو مادە شیرینیەکان دوورکەوتنەوە لە مادە کاربۆهیدرێتەکان زۆر تەندروستی مرۆڤەکە باشەکە لە بیرمان نەچێتەوە لەوانەیە بە یەک نەستەلەی بچووک 300 کالۆری لە ڕۆژ بخۆیت ئەگەر حساب بکە لە ڕۆژێکە مناڵە یان کەسێکی گەورە 2 نەقڵ بخوات 3 نەقڵ بخوات تاکو جیواشێت 20 دانەشە خوا مناڵی وایە ئەمە گرفتێکی گەورەی بۆ دروستەکەەوە ئەکا سیستەمی کۆندامی هەرسی بە تەواتی تێکەیە ئەو پێکاتی تری خۆراک کە پێویستە لێ دوورکەوینەوە بریتێ لە چەوریەکان تاکو خۆمان بە دوور بگرین لە چەوریەکان باشترە بێ بۆی ئەبینی لە ڕەمەزان لە جژنی ڕەمەزانە ڕێژەی هەوکردنی گەدە ڕێژەی تەسەمومی خۆراک ڕێژەی سکچون و ڕۆژانەوە زۆر زیاکە بەداخەوە بۆ هۆی ئەوەی کە بەشێکی زۆری هاوڵاتیان ئەم دوو پێکاتە سەرەکی خۆراکە خۆن و ئەمەوە ئەکا کە بەشێکی زۆری بینی مناڵ و گەورە لە فریاکەوتنی خێرایە داخڵە بن و زەختێکی زۆرە خانە سەر کە سوکار و پزیشک و کارمەندانی تەندروستی لەم جەژنەیە. دکتۆر باشترین ڕێنمایی هەم بۆ منداڵ و هەم بۆ خێزانەکان بەعام بەتایبەتی لە ڕۆژی جەژن ئەنواع خواردن هەیە لە قەیسی لە فاسۆلی ئامانە چۆن تەعامل لەگەڵ یان تاکەیت بەس ئەم ڕێیە سبەی دووسبێشی دەبێت لەسەر بێ ئەو ڕێنمایانە جێبەجێ بکەن و باشترین ڕێنمایەکان چین؟ لە ڕاستێ باشترین ڕێنمایی کاک جەلال ئەوەیە کە مرۆڤ لە ڕەمەزان و لە جەژنی ڕەمەزان و لە هەموو ژیانی هەوڵ بە خواردنێکی متەوازنی کەمی ینی ڕێکپێک بخوا هەموو پێکاتە سەرەکیەکانی تیاابێ بە ئاستێکی باش لە ژەمە سەرەکیەکانە بە تایبەتی لە بینەکانە ژەمی تر نەخوا خۆراکی تر نەخوا بە تایبەتی شەوان پێشخەوتن چێشتەنگا و عسران نەخوات و هەوڵ بە ڕێژەیەکی زۆر باش لە شلەمەنی بخواتەوە کوتم بە تایبەتی ئاو ڕێژەیەکی باش سەوزە و میوە و ینی شتە تەبیعیەکان بخوات دوور بکەوێتەوە لە خواردنی چەور دوور بکەوێتەوە لە خواردنی شیرینی زۆر و بجوڵە لەسەری ئەمە ڕێنمایی پزیشکیە نەک لە جەژنی ڕەمەزانە لە جەژنی قوربانە بۆ هەموو کاتێک بۆ هەموو تەمەنێک بۆ هەردوو ڕەگەزەکە بە تایبەتی بۆ مناڵان کە بۆ ئەوی کە لە جەژنە تووشی گرفتی تەسەمومی خۆراک نەبن. زۆر باش کاک دکتۆر هیوامان هەیە بە درێژایی ساڵێک ڕێجیم و کێش دابەزاندن وە کۆڵی خشتەیەک پێڕەوەکە بۆەوەی کە کێشی دابەزێنێ ڕەمەزان بەنسبەت هەر یەکێکمانە لەوانی کە وەکو جەنابەت فەرموود بە شێوازێکی زانستی گرتویانە بەلانی کەمەوە 6 کیلۆ 5 کیلۆ دابەزێ کەمە شتێکی باشە بە تایبەت لە چەوری چۆن ئێمە لە دوای ڕەمەزان بەرگری لەمە بکەین کە ئاواتی خۆمان بووە بەر لە ڕەمەزان نەمانتوانی تەنانەت کیلۆیەکیش کەم بکەین بەڵام چۆن ئێستا ئێمە بە شێوازێکی دروستتر ڕەچاوی ئەوە بکەین کە ئەو ڕێجیم و کێش دابەزاندەی کە کردومانە هەر بەردەوام بێ وەکوارە نەچینەوە ئاستە قەڵەبیەکەی خۆمان کە زۆربەی خەڵک ئێستا پێوە ناڵێنێ. لە ڕاستیامە یەکێکە لەو گرفتانی کە بەداخەوە لەم چەند ساڵێمە زۆری بینین کە بەشێک لە هاوڵاتیان وەکوتم لە باتیەوەی کە ڕەمەزانان سوودی لێ ببینن بۆی کە تەندروستیانە و بە شێوەیەکی باش بە ڕۆژوو بن کێشیان زیاکە هەڵبەتە ئەمە کەمینەیەکن کە کێشیان زیاکە زۆربەی هاوڵاتیان ئەوانەی کە بەباشی ڕەمەزانەگرن وەکوڵی ئیسراف ناکەن لە خواردن و خواردنەوەیە لە ڕەمەزانە 5 بۆ 10 کیلۆ کێشیان کەمەکە بۆیە زۆر جار ڕەمەزان
وەکوڵێک ینی مححەتەیەکە بۆ باشکردنی بەکەمترین تەندروستی لە مانگێکا بتوانانی ئەوەندە کەمکەی زۆر بەدڵنیایەوە چونکە من هەر لە هەوڵە باسم کرد ڕەمەزان تەنها بریتینە لە پرۆسەیەک دابەزاندنی کێش بەڵکو پرۆسەیەکی تازەکردنەوەی خانەکانەوە ئەمە زۆر توێژینەوەی زانستی دەریخستووە کە باشترین فرسەت بۆ ئەوی کە مرۆڤ لە خانەی مردوو لە خانەی بێکەڵک لە شانەی بێکەڵک ڕزگاری بێ مانگی ڕەمەزانە کەمە توێژینەوەی زانستی گەورە لە زانکۆ باڵەکانی جیهانە سەلماندویانە بۆی ئەم مانگە لاشەی مرۆڤ بە تایبەتی ئەندامە چالاکانی مرۆڤ وەکو گوچیلە وەکو جگەر وەکو بۆ دەمارەکانی خوێن ڕزگاری ئەبێ لەو پاشەڕۆ زیان بەخشانە زۆر گرنگە مرۆڤ لە دوای ڕەمەزان بیپارێزێ بەچی بیپارێزێ بۆی کەوەی کە باسمان کرد سیستەمێکی خۆراکی متەوازن ینی ژیانێکی هاوسەنگمان هەبێ لە بینی چالاکی لە بینی وەرگرتن و لە بینی سەرفکردنە کە لە زمانی زانستی پێوترێ کەتەبۆلیک لەگەڵ ئەنەبۆلیک کەتەبۆلیک ینی سەرفکردن ئەنەبۆلیک ینی وەرگرتن یعنی ئێمە ئەو بڕە خۆراک و خۆراکی کە وەرەگرین لە دوای ڕەمەزان بە شێوازێ بێ متەوازی بێ لەوەی کە لە مانگی ڕەمەزانەیە چ لە کەمیەتە چ لە جۆرەکانیشە ینی لە جۆر و لە بڕەکەشە ئەوە زۆر گرنگە دووەمینیشان چالاکی وەرزشی لەگەڵا بێ تەنها ئەو بەس نییە مرۆڤ خۆراکی تەندروست بخوا بەڵکو ئەبێ بەردەوام وەرزشی لەگەڵا بێ بۆی بینی ڕێنمایە پزیشکەکان هەمووی باز لەوەکەن ئەگەر مرۆڤ لە هەفتەیەکە 150 دقیقە وەرزش بکات تووشی گرفتی تەندروستی نابێت ئەگەر حتا کێشیشی زیاد بێت ئێمە زۆر جار بە هاوڵاتیان ئەڵێن قەڵەوی مەرج نییە مانای نەخۆشی بێ و لاوازی مانای تەندروستی باش نییە زۆر هاوڵاتی ئەبینین کێشیشی کەمە تووشی زۆر گرفتی تەندروستی ئەبێت و زۆر هاوڵاتیشە بینین قەڵەویشە کێشیشی زۆرە تووشی گرفتی تەندروستی نابێت کەواتە مرۆڤ بۆی بتوانێت ئەمە دروست بکات ئەبێ توازنێک دروست بکات لە بینی ئەو بڕە خۆراکەی ئەو جۆری خۆراکی کەوەری ئەگرێ لەگەڵ ئەو بڕە وەرزشەی کە ئەیکات کە ئەبێ ئەوە ڕاگیر بکات دوای ڕەمەزانیش کاکتۆر زۆر سپاس دیارە من لە کۆنترۆل لەگەڵمانەوەی کە دەرفەتی زۆر کەممانەوە دەمانوێت بچنە لای هاوڵاتیانیش لە کاتمانگرتی زۆر سپاس دەکەین هەمیشە لە جەژن و خۆشیاوی سپاس بۆ دەرفەتە زیێڕینت کە بێمت بەخشی چکە دیارە دکتۆرەکان بە معادلی سەرقاڵن تەنها جەژن و ڕەنگە هێنیانە بێ کاویش دیارە ئێمە دەژنەکەمان لێ کردی داوای لێبرن لە خێزان زۆر خۆشحاڵ بووم ئێمە زۆر ئێوە بەشێکن لە کەسوکار و خۆشەویستانی یا مای لە جەژن و خۆشیاوی هەر لە جەژن زۆر سپاس دەکەم زۆر سپاس ڕێز دەچینە لای پەیوەندی هاوڵاتیان ڕزان لێ دەکەم وەڵامەکەی کەسومەکە بینەرانی عزیز دیارە پەیوەندیمان لەگەڵایە سارامان لەگەڵایە لە سلێمانیەوە ئەگەر لەگەڵمان ما بێتەوە سارا خانسڵاو لێبێ و جەژنت پیرۆز بێت هەر لە جەژن و خۆشیاوی دەچمە لای پرسیارەکە دیارە دەمەوێت بزانم پێشوێ پرسیارەکەت لێ بکەم چیت هەیە بۆمان و جەژن لای تۆ چۆن بوو پیرۆزبایی جەژن لە ئێواکەم هیوادارم هەموو ڕۆژێکانە جەژن و خۆشی بێت سپاس لەخوا بەزیادەیە جەژنێکی خۆش دەجارێ ئەگەر هەروە بێت زۆر باشە لەگەڵ زانیاریەکان تا چۆنی باشی تەسەوەر دەکرۆ پرسیارەکەم پێشتر کردووە وەڵامەکەت هیچ بە دۆراچوونت بۆ کردووە بۆی کە وەڵامێکی ڕاست بەدەست بێنیت وڵام زانیاری درۆژ نییە بەس وای بۆچم 3 ڕۆژ بێت بوەستەوە پرسیارەکە بکەم حەزرەتی یوسف عەلەیهی سەلام چەند ڕۆژ لە بیرەکەدا مایەوە ئێستا 3 ڕۆژ بۆ جێگیر کەم بۆ 3 ڕۆژ وەڵی وای بۆچم ینی 3 ڕۆژ دەبێت توانی بێتی لە ناو بیرەکەدا بمێنێتەوە ئەو فلیمان بینیوە تر خۆشم وای بۆچم زۆر باشە سارا خان دەستەکانت خۆش بێت 3 ڕۆژەکەت بۆ جێگیر دەکەم سارا سلێمانیەوە 3 ڕۆژ سپاس بۆ تۆژە لە جەژن و خۆشیاوی ماڵاوە دەچمە لای پەیوەندیەکی تر کێمان لەگەڵا کاک سەربەست لە چوار قوڕنەوە کاک سەربەست جەژنت پیرۆز بێ و هەر لە جەژنا بیشاڵا لە تۆش پیرۆز بێت جەژن لای تۆ چۆن بوو کاک سەربەست هەمیشە سەربەست بیشاڵا کەس پرسیارەکەی لێ بکە پرسیارەکەمان پێشتر کاکجلال لە دوو بەشداربووی کرد حەزرەتی یوسف عەلەیهی سەلام کاتێ لەلایەن براکانی و خرایە نێو بیرەکەوە وەکو دوژمنایەتیەک چەند ڕۆژ لە بیرەکەدا مایەوە پاشتر کاروانە بازرگانیەکە ڕزگاریان کرد و بەرە وڵاتی میسریان برد بەڵێ وەڵی وازانم 3 ڕۆژ چەند ڕۆژ واتە مانگێک
ئەو وەڵامەت بۆ جێگیر کەم ڕێز مانگێک ینی 3 ڕۆژ بۆ 30 ڕۆژ بۆن من هەیە وەڵامەکەی 3 ڕۆژە هەیە 30 ڕۆژە مەوداکەیان زۆر زۆرە وەڵای جایتر نازانم کاک سەربەز لە چ ڕوانگەیەکە و ئایا ئەمە وەکو کەراماتێکی ئەو پیا حەزرەتی یوسفەی بینە یان هۆکاری چێکە و کاک سەرباز گوێم لا دەنگت نییە گە دەنگ بەرزکەیتەوە چەند ڕۆژ بۆ جێگیرکەم سیەکەت بۆ جێگیرکەم کاک سەرباز ئەگەر کاک سەرباز ئەگەر تۆزێ نازانم لە تەلەڤیزیۆنەکە دوورکەویتەوە یان جۆرێ لە جۆرەکان ئەگە مۆبایلەکە سەماع خارجی بێ بیخەیتە سەر 30 ڕۆژ زۆر باش یەک مانگی بۆ جێگیرەکەی دەست خۆش کاک سەرباز سپاس دەکەم پەیوەندی ترمان ما بێ برایانی کۆنتڕۆڵ پێم بڵێن کۆتا پەیوەندیمان لەگەڵایە کەلسوم لە چەمچەماڵەوە کەلسوم خان سڵاو لێبێ و جەژنت پیرۆز بێت السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. جزء في الوزارة قوة عنومي وأنا برزقها أنت شاركت على السوق وأنا العموم كرمنداني في ناوي سيارتهم. سپاس دەکەم زۆر سپاس بە ناوی ئەوانیشەوە پیرۆزبایی لە جەنابەت دەکەین. کەلسوم خان پرسیاری ئەو پرسیاری کە بۆ جەنابەتمان هەڵبژاردووە دەڵێ یەکەمین کەس کە لە ئیسلامدا جەنگی دەریایی دەست پێ کرد و یەکەمین جەنگی دەریایی لە ئیسلامدا تاقی کردەوە کێ بوو؟ بەر لە ئیسلام ڕۆمەکان و فارسەکان و دوژمنانی دیکە یان ئیمپراتۆریەتەکانی دیگە جەنگی دەریایان هەبووە بەڵام یەکەم کەسێکە لە ئیسلامدا ئەم جەنگەی داهێنا و سەرکەوتوش بوتیایە کێ بوو؟ زۆر باشە پرسیارەکەت زۆر درێژ بوو نەچۆتە سەر شاشەش دەیکەینەوە هەمان پرسیاری پێشوو بۆ یاسەنکاری چکە کۆتا پەیوەندیە کەلسوم خان زۆر باشە دێمەوە لای پرسیارەکەی تر حەزرەتی یوسف عەلەیهی سەلام چەند ڕۆژ لە ناو بیرەکەدا مایەوە؟ 3 ڕۆژ بێ واتە پرسیار دەکەی کە جێگیری کەم یانەوەیە کە دەیگۆڕیت؟ 2 ڕۆژ؟ ئێستا دووەکە بنووسم یا سێیەکە؟ 2 یا 3؟ دوو بژاردت لە بەردەمایە یەکێکیان هەڵبژێرە لەو دوانەی زیاتر مەیگۆڕە کامیان 2 یا 3؟ با 2 بێت دووکەی بۆ جێگیرەکەم سارا لە چەمچەماڵەوە پەیوەندی ترمان لەگەڵ ئاگەرما بێت برایانی کۆنتڕۆڵ ئاماژەم پێ دەکەن یا کە پەیوەندی ترم لەگەڵ ئانەماوە سپاس بۆ تۆش کەلسوم خان بینەرانی عەزیز میوانێکی ناوەختم هەیە ناوی دەنێم ناوەخت کە ئەویش بەڕێز کاک ئاریان فاتحە کە بە درێژایی ئەم شەو تا ئێستش لە ژووری کۆنتڕۆڵ لەگەڵ هاوکارەکانی ماوەتەوە ڕێز پێشوازی لێ بکەین بۆی کە بێت ئێرە چکە دەرهێنەرە لە ژووری کۆنتڕۆڵەوە کاگاریان فەرموو جەژنی تۆش پیرۆز بێت کاگاریان هەر لە جەژن و خۆشیاد ئینشاءڵڵا بەخێر بێ کاگاریان حەزەکەم ئێستا بۆچی بە پێچوانەی هەموو دەرهێنەرەکانی تۆ زۆر زیاد تۆ عەزیەتمانەکەی ئێستا ئەوێ پێ بڵێم حەزەکەم ئەم سەماع بکەم بە گوێت یەکێکیش لەو لاوە ئەداکانی خۆ دەردێنێ بۆی کە بزانی جەژندان پیرۆز گەردنمان ئازاگەن و گەردنیشتان ئازادێن بەردەوام حەزمە کردوو سەماعەتان لەگوێەوە یان ئێوش لەگوێە وایە بۆی ئاگام زۆر جا ئیشەکانی ئەویش کەوتە سەر تۆڵم کاک ڕیاز کاک جەلال وا بڵێ بە کاک ڕیاز کاک ڕیاز کەوتە بابی شیعری مەحی و نالیێوانەوە ئیتر تۆزێک ئاگای لە بەرنامەکانی پار لەگەڵ مەحموود کەرکووکیە بەرنامەمانە بوو گوڵزاری ڕەمەزان بەردەوام مایکەکە ئەین ئەو ئیفۆن لە گوێی مەحمووە بوو بەڵا ڕۆژێت نازانم چۆن بوو کرایەک بێ منەوە شتێکم وت ئاریان وایزانی لە گوێ مەحموود کەرکووکیە بە عارەزی خۆی هات بە منە ئەوەی نا غیبەت نەبوو یعنی ئەو بزانێ پێم وت وای پێ بڵێ بەس لەگوێ خۆیان کاگەریان لە کێوە ئەم شۆتەن ساعات خەوتوی لە دوێنەوە بۆ ما حسێبکەن لە دوێنێ شەو دوایەوەی کاڵسانی سەعات یعنی دوای پاشێ و نەخەوتوینەوە تا ئێستا من خەوتم من 1 سەعات خەوت ئاریانگان ئەو قسە شتانەی کە لە ئینەکا پێمان هەر قسەی سەرزارەکییان جاجار لە دڵی شەو دێن
لەوە چێ خۆتان تێگەڵیم کەنەوەیان بزانم قسەی زێر شارێکێکن تا ئێستا ژیانی هەر تا ئێسێژ نەخەوتوین جارێ دوای ئەمەش کۆمەڵێکی ڕاستەوە خۆمان هەیە من لێرەوە سوپاس و جەژنە پیرۆزە لە هاوکارانی زۆر خۆشەویستم با یەکەیەکە ناویان بڵێم کاک بەکری کامێرەمان و کاگەرکان و کاگونەری پلەیاوت و کاک مدریکی سیجی و کاک بیدالی سەوت و هەروەها کاک نەسەردینیش کە ئەمڕۆ لەگەڵمانە بووم بەرنامەی ئامادەکرد زۆرمان بوو کە حاجی هیوا کە ئەویش بە فلایکام ڕاستەوخۆوێنەکانی سلێمانی بەشێکی زۆر بۆ گواستینەوە تر خۆی جەوی ئەمڕۆ دۆزێ جوانیش نەبوو بۆی دنیا زەر بۆ بەرەوە فەسڵی هاوینەچی ئالان یاشتێکی خۆشمان بۆ بگەڕێتەوە لەگەڵ قسەی خۆش و قسەی نەستەقەوانە نێوان و زۆر خۆشە دەبعا قسەی خۆش کە لە بەرنامەیە سەب لە قسەی خۆشم بۆ بگێڕیتۆ زۆر ناخۆشە یعنی هیچ قسەیەک بۆ نایە بەس ڕۆژانە لە بەریەکەوت ناویان لە قسەیەکە ئەوە دوێنێش لە بەرنامەکەی ماساد لێرە هەر لە ئەوڵی ڕەمەزان وڵێ پێم خۆشە تۆ بەشداریکەی لە بەرنامەکە قسەکانی پێ بڕکات نەماوە چەنە قورسا کاتێک کە بتێ قسە بە میوانێک ببڕیت بەس ئەبێ تینکە یعنی من خۆم قسەکانم بە سەریعەکەم چکە زانم کات نەماوە میوانەوە تۆ نازانێت دەیترەوە تا خۆم یعنی خۆم هینەکەم زۆر باشە ئێستا با قسەکە بگێڕمە چکە وتی ئەوەی بەسەراتەکە لەگەڵ ماساد لێرا پەیوەندەکەم وەرگرت سوورەی ئەلحەمدم بۆ خوێن ئەتوانم بڵێم باش بووم بەڵێ بەڵێ خۆم بۆ خوێن باش بووم لێم ڕازی بوو دوایەک شاوتی ئیجازەت هەیەمێ بۆ برانەی کۆنترۆڵش بوو بە سوورەکە بە ئەوەی ژوەر نەدوو تا ئینشەڵڵا هەر شتێکتان بۆ بکەم زۆر باشە سپاس بەڵام پێم بڵێ جەژنی لە لای ماڵبناڵ نایکەی ئەوان لەکوێن کە گەڕایتەوە بۆ کوێ ڕۆی دووری لە ماڵبناڵش قورسەوە کە جەژنە پیرۆزە هەموو ساڵێک لە باوکم یەکەم کەس جەژنە پیرۆزە یەکەم لێرەشە جەژنە پیرۆزە لە باوکم و لە دایکم و لە خێزانم و لە مناڵەکەم و لە سەرجەم براو خوشکەکان مەکەم کاڵێم سەرجەم ماشڵا زۆرم تۆزێ پیرۆز بێەوە لە جەژن و خۆشیان ئینشەڵڵا هەرە گەنسە کاتماوە یان خورعەکەتان بۆ بکەم ئەگەر حەزەکەن نامەوێ خورعیان بۆ بکەم بە حکمیەوەی کە 5 کەسن وەڵامی ڕاستیان زانیوە لە تەڕیازنەوە وەڵام ڕاستەکان ئاشکرا بکەم پرسیاری یەکەمان لەوە بوو کە بە چەند ساڵ جارێک مانگی ڕەمەزانی پیرۆز دێتەوە هەمان کات کە وەڵامی ڕاست 36 ساڵە پرسیاری دووەم یەکەمین درەخت کە لەسەر زەویدا نێژراچی بوو کە ئەویش کاک داری خورما بوو حەزرەتی یوسف عەلەیهی سەلام چەند ڕۆژ لە بیرەکەدا مایەوە ئەویش 3 ڕۆژ بوو نە 2 ڕۆژ بوو نە 30 ڕۆژ بوو فەقیری وایە پێ شتانەیە من گوتم گرانترین خورماوەی جارێک جارێکیان کیلۆیەکم کڕی بە 16000 هێتە زۆر گران لە خورمای عەجمەش گرانترە بۆیە من دەمەوێت ئێوە ناوەکان بکەنەوەوانی کە یعنی هەر پێنجیانیان بۆکەی بەڕاست هەر پێنجیان بۆ ناکەم خەڵاتیان هەیە پێنجیان خەڵاتیان دەدەینێ بە حکومی کە قورعە بکەم بۆ 3 کەس ئێمە حەزمانەکە زیاتر پەیوەندی وەرگرین بەس لەبەرەوەی کاتەکەتان کەم بوو ئەنجاکە میوانەکانی شما ماشەڵا زۆر بوو 2-3 بڕگەشمان هەر لابرتەوە هەر بۆی ئاگادار بن یعنی پەیوەندەکانمان بۆ یەکەم وەرگرت ئەوە بوو من دوو کچم بەرکەوتە ینی مەبەستمێ ئەمە شۆخان لە ئەحمەداوە ناوەکان یەکسەر بۆچی نایە شۆخان لە ئەحمەداوە چکە تۆ هەر پێنجی و تۆ پێویست زەوە ناگا بڵێن خۆ نازانم کێ وەڵامی ڕاستی لای خۆیانەوە دەزان بەس پێویستە نائینجان شۆخان لە ئەحمەداوە زۆر باشە ئەمە شۆخان لە ئەحمەداوەوە بیدەرەوە من کاگەرن بۆی کە ناوەکانیان بخوێنینەوە ئەو وەرەقانەی ئەم دیوتی شۆخان لە ئەحمەداوە شۆخان خان دیارە دوجار لە ڕێگەی نووسنگەی نزیکترین نووسنگەی کەناڵی پەیام لێتانەوە یا لە خودی نووسنگەی سەرەکی کەناڵی ئاسمانی پەیامەوە دەتوانی خەڵاتەکەت کە کۆمپانیای دۆلفینسی خەڵاتەکەی بۆ دابین کردوون خەڵاتەکە وەرگرن کە دیارە کۆمپانیای دۆلفینسی خەڵاتەکەی بۆ دیاری کردوون دووەمیان کاک محەممەد لە سلێمانی کە ئەویش پەیوەندی بە نووسنگەی سەرەکی کەناڵی ئاسمانی پەیامەوە کە خەڵاتی دۆلفینسی وەرگرێت سێمیان سارا لە سلێمانیەوە ساراخان پەیوەندی تۆش بە کەناڵی ئاسمانی پەیامەوە بکات لەوەی کە خەڵاتەکەت لەلایەن کۆمپانیای دۆلفینسیەوە دابین کراوە خەڵاتی خۆت وەربگریت شادی لە ڕانیەوە شادی خان لە ڕێگەی نووسنگی کەناڵی ئاسمانی پەیامەوە بە زووترین کات ئینشاڵڵا خەڵاتەکە ڕوانەی نووسنگەی ڕانی کەناڵی ئاسمانی پەیام دەکەن پیرۆستان بێ لێەوە توانی خەڵاتی کۆمپانیای دۆلفینسی وەرگری ئەژین لە چەمچەماڵ ئەژین خان تۆش بە هەمان شێواز لە نووسنگەی کەناڵی ئاسمانی پەیام لە چەمچەماڵەوە دەتوانن خەڵاتەکانی دۆلفینسی وەرگرن پێشوازی بەڕێکردن لەگەڵا بکەم نه هەر با تەواویکەین من ئەڕۆمە دەرۆت شەڵات
لێرەوە بینەرانی عزیز ئەلبەت کاکرا لەسەر ئیزنت دێمەوە لای تۆش هەندێک کارمەندی تایبەتیمان هەن بە تایبەت لە ژووری هەواڵ کە هاوڕێ و هاوکاری من نامەوێت لێرەوە فەرامۆشیان بکەم لە سەرنووسەری بەڕێز کاکدانا لە بێژەر کاک بەختیار کاکزانا و هەواڵسازەکانی ترمان زۆر سپاس بۆ هەموو پەیامێرەکانمان سپاس بۆ بینەرانی عزیزیش کە تا ئەم ساتە لەگەڵ ما بوون سپاس بۆ کۆمپانیای دۆلفینسی کە سپۆنسەری ئەم بەرنامەیە قبول کردووە زۆر خۆشحاڵم ئەمڕۆ هیوادارم بینەرانی بەڕێز و خۆشەویستوانی بێتمان زەردەخەنەیەک زانیاریەک و چێژ و خۆشیەکمان بە جەژن و بە ئێوەی عزیز و خۆشەویست بەخشی بێ و جەژنەکەتان لە ڕوانیان بوون لە سای بەرنامەی دیاری جەژنەوە بوو بێتە دوو جەژن و ماڵەکانتانمان ئاوەدان کردێتەوە جرام پێم خۆش بوو تاوا هیچ نەڵێن بە زۆر سپاس بینەرانی عزیز تا بەرنامەیەکی تر و جەژنێکی تر بەخوای گەورەتان ئەسپێرین خواتان لەگەڵ